مناسبە هیوادارم کە دەنگم باش بێت عزیزان و خۆشەویستان جارێکی تر هاتمەوە خزمەتان ئەم شەویش کۆمەڵێک پەیام مەبێ بۆ هەموو لایەک و هیوادارم کە لەگەڵما بن عزیزان و خۆشەویستان کەواتە زۆر باشە و لایڤەکە وردە دەست پێ ئەەکەین و ئەچینە ناو بابەت باشە بەخێر بێن بەڕێسە بەخێر بێن سەر چاوانی ئارام ئەحمەد هاتن وردە دەستەکەین بە بابەتەکان و تاو ڕەفیقانە هەمیان کۆ بنەوە ئینجارە ئەچینە ناو قسە و باسەکان سێتە وەرە کام شۆ باسیەکەین یەکەمیان لەسەر مەسەلەی قسەکانی مەسعود بازانیە سەبارەت بەوانەی کە لە زیندانان دەیان کەس و تۆزێکی لەسەر ئەو هێرشەی پارتی و تورکیا بۆ سەر پەکەکە لەسەر ئەوانش قسەکەین و پاشان لەسەر قسەکانی پاڤێڵ تاڵەبانی و ئەو شەڕەتەقەی بینی یا شەڕە چەقۆی بینی پێشمەرگەی جعفەر و نازانم ئەمانش قسەکەین و پاشانیش ئەچینە سەر مەسەلەی دیاریدەی لەش فرۆشی و چوزانم ئەو قسە و باسانەیە کە چەند ڕۆژێکە لە ناو سۆشیال میدیایە باوە و منش ڕێی خۆم لەسەر هەموو ئەوانە ئەڵێم و هیوادارم کە ئەم شەو بتوانم سوودێک بە هەموو لایەکتان بگەێنم و هەمووتان ڕاکانی من بزانن هاچەندە هێشتا قورگم باش نەبوو قورگم تەواو نییە بەڵام بە هەر حاڵ هەوڵە دەم کە ئەم شەو پەیامەکانم بەڕوونی بگا بە ئێوەی خۆشەویست لە پێشە لەسەر قسەکانی مەسعود بازانی کە مەسعود بازانی بە عەمەلی کابرایەکی ترۆریستە بەڵام بەحسەکەوەیە کە ئێمە دەسەڵاتمان نییە بەڵام ئەو دەسەڵاتی هەیە لە هەولێر و لە بادینانە و لە خۆیەوە قساکە بەبێ ئەوەی کە خۆشی بزانێ ئەڵێکی ئەو قسە و باسانەی کە کردی سەبارەت بە ڕۆژنامەنووس بەرامبەر بە میدیاکاران بەراکبەر بۆ چالاکوانانەی کە لە چەند مانگی ڕابردووە گیراون لە بادینان و لە هەولێر کۆمەڵی قسە و باسی کرد کە ئەوانە هەندێکیانی کرد بەسی خوڕ و هەندێکیان وتی گوایمانە تەقاتون بۆ تەقینەوە و چەکیان پێ بۆ ئەلم قسە پوش و قسە بێمانایانە هەندێرە هاتە سەر ئەوەی کە ئەمانە چالاگوان نین ئەمانە ڕۆژنامەنووس نین ئەمانە سیخڕن و ئەم قسە بێتامانە عزیزان و خۆشەویستان ئەگەر لە بیرتان بێ بەرامبەر بە مەسەلەی سەدەش عوسمانیش کە ترۆر کرا هەمان قسەی کرد مەسعود بازانی ئێستا کوڕەکەی کام ئەو کاتێش مەسعود بازانی وتی کە سەدەش عوسمان کەسێکی ڕۆژنامەنووس نەبووە نووسەر نەبووە هەتا کردیان بە ئەنساڵی ئیسلام و سیناریۆیشیان دروست کرد و دوایش هەمووی پرۆپۆش دەچوو کەسەکەیشیان داخرا ئەبێ ئێمە پرسیار لەسەر ئەو منتیقەکەین کە بەڕاستی مەسعود بازانی سەرۆکی حکوومەتە یا سەرۆکی دەستگای پاراستنە پاشان کامە دادوەر و کامە دادگا چۆن لە خۆ قسە و باساناکە ئەو کاتێک کە مەسعود بازانی بوو بە سەرۆکی حکوومەت من باسم لەسەر ئەوە کردوتم مەسعود بازانی کابرایەکی ئەمنیە سەرۆکی دەستگایەکی سیخوڕیە و ئەمە بچێتە هەر شوێنێک هەر بە شوێن کوشت و بڕ و چەقۆوەشاندن و تەعدا و ئەلەم بابەتانەوەیە و لەمەش بە دەستگای پاراستنی پارتی ئەتوانم بڵێم کە خودی مەسعود بازانی قوتابی بەدناوترین قوتابخانەیە کە ساواکی زمانی شای ئێرانە و هەموو ئەم شتە قۆڕانە بەڕاستی لەوانەوە فێربوون تۆهمە پێچانەوە بۆ ئەو کەسانەی کە ئەگیرێن کە ڕەخنیان هەیە جایوەسە نان ئەگیرێتەوە بەڵام ئەوان ئەیکەن باشتی تر و ئەکەن بە ترۆریست و پیاگوژ و ئالەم بابەتانە جا خۆشەویستان ئەمەش کە زۆر بێمە معنایە لەژێر ئەم دەسەڵاتە کە ئێوە ئەیبینن لەژێر ئەم هەموو دەلەسەیە کە ئێوە ئەیبینن هێشتا ئەیژڵێن قەوارەی هەرێم و چوارچێوەی هەرێم لە خەتەرایە و ئەبێم قەوارەی بپارێزن و ئالەم بابەتانەیە بەڵام کاکە مەسعود بازانی پێمان بڵێ کام هەرێم ها بابا ئێوەمان ناوێت خەڵکی کوردستان ئێوەی ناوێ ئەو قەوارەی کە تۆ باسیەکەی با ئاسەواریشی نەمێنێ بەڕاستی بۆ ڕواتانە بێ کافر جوولەکە دوو لە ڕووی ئێوە سەگ بە سەگی خۆی بێت حکمی هەرێمی کوردستان کە لە بنەماڵی بازانی باشە ئەو حکماکات کەواتە ئێمە هەمیشە ئەبێ بڵێن بڕۆخێ حکوومەتی هەرێم نەمێنێ ئەو قەوارەی کە ئێستا بووە بە سوورەی بەردەشکری تورکیا بەرامبەر بە پەکەکە و بەرامبەر بە قەندیل هەرێمێک کە سیدانە ساڵە هێلکە ئاڵتونیەکەی بۆ بنەماڵی بازانی وێکێتیە وەڕێقنەکەشی بۆ ئەم خەڵکەیە ئەبێم هەرێمە کە ئێستا بووە بە کانگای بێڕەوشتی پارتی و بنەماڵی بازانی و بۆ بە کانگای شەڕەچەقۆ و تەعداکردن و میلیشیای چەکداری ئەبێت چ خێرێکی بەڕاستی بۆ کۆمەلگای کوردستان هەبێت و چه خێرێکی بۆ خەڵکی کورد هەبێت بەڕاستی من لە ئێوە پرسیارەکەم ئایا لە سنە و کرماشانە ئازادی زۆتە یا لە هەولێر و بادینانە ئایا لە باکووری کوردستانە لە ناو پەرلەمانەکەی ئەستەمبوڵ و ئەنقەرەیە کورد باشتر ئەتوانێت قسە بکات یا لە پەرلەمانەکەی هەولێرە بەشە نایە لە هەولێر و بادینانە ڕەخنەیە بگرێ
دەیگرن و دەڵێن ئەرە وەڵا ئەوە ترۆریستە ئەمە ویسی هەولێر تەقێنێتەوە ویسی بادینان والێکە نەخێر ئەمە جاسوسی دەوڵەتانە من بە مەسعود بارزانی ئەڵێم جاسوسی کام دەوڵەت ها جاسوسی کام دەوڵەت ئەگەر ئەو کەسانە بە نمونە بە فەرز ئەوارم ئەگەر جاسوسی تورکیا بن مەسعود تۆ ئەوێری عەسڵەن بیانگری تۆ ئەوێری بڵێ پشتی چاوتان برۆیە نەوەڵا ئەگەر ئەو کەسانە ئیطلاعاتی ئێران بن بە نمونە تۆ هەر ئەوێری سێریشیان بکەی شەهامەتی گرتنی ئەوانەت هەیە ئەگەر پیاوی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە بن تۆ شەهامەتی ئەوەت هەیە هەر ناوچاوانیشیان کەی بەڕاستی ئەگەر ئەوانە بەڕاستی جاسوس بن ئەگەر ئەوانە ئەمە ئەوە بن تۆ ئەتوانی هەر سێریشیان کەی عەزیزان بە ئەوەم لەبیر نەچێ خۆشەویستان لە لایڤەکەی پێشووە من لەسەر کێلێ کۆمەڵێک قسە و باسم کرد وە کۆمەڵێک ناویشم باس کرد کە ئەمانە بەشی خۆیان خەتیان هەیە یەکێ 20 خەت یەکێ 10 خەت یەکێ 2 خەت یەکێ 5 خەت لە زمنی ئەمانە ناوی دوو کەس هاتبوو کە مەلا دڵگەییە لەگەڵ شێخ سەدەدینە عەزیزان جا کۆمەڵێک برادەری زۆر تاکید لەسەر ئەوەکەنەوە کە ئەو دوو کەسە بە هیچ جۆرە ئەو خەتانیان نییە بۆیە ئەو قسە و باسانەی کە ئەو کاتە کردمان لەسەر ئەم دوو کەسە پێم وایە بە جۆرە جۆرەکان غەدریان لێ کراوە بۆیە ئێستا باسم کردەوە بۆی کە ئەو غەدرە بکێشینەوە و ئێمە هەمیشە حقایقەکان بە خەڵک ئەڵێن ئەگەر لە شوێنێکە بمان خەنە هەڵەوە لە ڕاستیان ناوی کەسێ دوو کەس بەرین کە ئەمانە خەتیان بۆ لە فڵانە شوێنە ئەوە دووبارە باسییانەکەینەوە واوی اعتیباریان بۆ ئەژێڕینەوە لەبەرەوە کە هیچ شتێک بەسەر ئێمە تێپەڕ نابێ و هیچ کاتی ئێمە زوڵم لە هیچ کەسێ ناکەین و لە هەر شوێنێکە بە هەڵە شتێکمان پێ بگا دووبارە باسیەکەینەوە و ئەڵێن ئەو مۆزوع ئەوانە بووە و چۆن ئەڵێم ئەو ڕێزە ئەجێڕینەوە بۆ ئەو کەسانە بۆیە ناوی ئەو دوو کەسم برد چونکە زۆر لە برادەلانی دڵسۆز و نزیک کە بە دوواداچوونیان کردووە وتیان کاگەرام ئەو دوو ئەوانەی کە وایە بەڵام ئەو دوو کەسە لەو مۆزوعە نەبوون و خەتیان لە مەرجی شێریان نیە بەهەرحاڵ ویستم ئەوم بیر نەچێ حرمەتم بۆ هەموو خۆشەویستان باشە سەر بابەتەکە عەزیزان جا مەسعود بارزانی تۆ خۆت باوکی کە مەسعود بارزانیە مەلام سەفای باپیریت باشە دەوڵەت ماوە ئێوە جاسوسیان بۆ نەکردوێت ئێوە سەدان خیانەتی نیشتیمانی گەورە گەورەتان کردووە ئەوە تا ئێستا ئێوە بەجلی جەندرمەکانەوە هەساون شان بەشانی لەشکری تورکیایە ئەچن لە گارە شەڕ لەگەڵ پەکەکە و لەگەڵ کوڕەکانی قەندیلاکەن باشە پێویستە لێرەوە بە هەموو کورد بڵێم خۆشەویستان ئەبێ هەموو کورد ئەو ڕاستیە بزانێ ئەو شەڕەی کە ئێستا هەیە کە تورکیا هێزی دابەزاندووە وەلا دووهۆک و ئەوانەوە هێزی بردووە دژی پەکەکە شەڕەکە پارتی و بنەماڵی بارزانی لەو شەڕا بەشداری بەرچاویان هەیە و شان بەشانی جەندرمەی تورکیا سوورەی بەرلەشکردن و ئەو شەڕاکەن ئاتا زۆربەیشیان ئەچن پۆشاکی جەندرمەی تورک دەبەرەکەن بۆ ئەو شەڕێکە لە بەرامبەر پەکابیکەن باشە هەر لەبەرەوەیە ئەو قسە و باسانەی کە مەسعود بارزانی کردی لەسەر ئەو چالاکەوانم کە لە بادینان و لە هەولێر و ئەوانە گیراون بەڕاستی قسەیەکی زۆر زۆر پوچە و قسەی زۆر بێمانایە و بە معنای کەلیمە ئەو قسانە ڕەت دەکرێنەوە لە واقع بەڵام ئەوەشتان بیر نەچێ لێرەوە بە گۆڕان و بە یەکێتیش ئەڵێم ئەو قسانەی مەسعود بارزانی وەکو ئەوەیە عومەری سێعەلی وتبێتی وەکو ئەوەیە پاڤێڵ تاڵەبانی وتبێتی وەکو ئەوەیە قوبا تاڵەبانی وتبێتی وەکو ئەوەیە لاهوری شێخجەنگی وتبێتی چونکە ئێوە شەریکن لە دەسەڵاتی پارتی و بنەماڵی بارزانیە مەسعود سەرۆکی حکومەتەکەی ئێوەیە باشە مەسعود بارزانی هەساوە پێش دادگا کەوتووە پێش یاسا کەوتووە نە دادگا نە یاسا هیچیان نەوتووە بەڵام مەسعود بارزانی خۆی لە خۆی دانیشێ قسەی زلەکە و ئەو خەڵکی پێ ترۆریست و پێ جاسوس و پێ ئالەم بابەتانێ بەڕاستی ئەگەر لێشێتی و گۆڕان ئەڵێن نەخێر ئەمە وانییە فەرمونون بەیاننامەیە دەرکەن بڵێن ئەو قسانەی مەسعود بارزانی ئەسڵ و ئەساسی نییە و ئەم کەسانێک کە ژیراون هەمووی خەڵکی قوربەسەر و داماوە هەیە سەر کومنتێک ژیراوە هەیە لەسەر نووسینێک ژیراوە هەیە داوای نانەکە هەیە داوای کار و داوای مافەکانی خۆیەکە بەڕاستی بۆیە ئەگەر لێشێتی نیشتیمانی ڕاستەکە ئەگەر گۆڕانی عومەری سێعەلی ڕاستەکە ئەگەر پاڤێڵ و لاهور هاوسەرێکی گەتی ڕاستەکەن پێویستە بەیاننامەیە دەرکەن ڕوونکردنەوە بدەن بڵێن ئەو قسانەی مەسعود بارزانی ئەیکا سەبارەت بەو هەڵسوڕاوانە سەبارەت بەو چالاکوانانە سەبارەت بەو ڕۆژنامەنووسانە ئەسڵ و ئەساسی نییە زۆر ناواقعیە و ئەوە قسەی خۆیەتی و هیچ عیلاقی بەسەر ئێمەوە نییە کە لە حکومەتە بەشدارین بەڕاستی ئەگەر بێت و ئەم کارە نەکەن ئەوایەشێتی و گۆڕانیش بەشدارن و ئەیسلمێن کە مەسعود بارزانی ئەو قسەیان کردووە لەبارەی مێژوویەوە ئەرکەکە ئەکەوێتە سەرشانی ئەوانش بەڕاستی چونکە لە کوردەواری خۆمانە قسەیەکەیە ئەڵێ سەگ بە زەبری کلشی ئێسقانەشکێنێ ئەگەر مەسعود بارزانی ئێوەی لە پشت نەبن ناتوانێت ئەو ئێسقانە بشکێنێ بەڕاستی لەبەرەوە ئێوە کلشی مەسعود بارزانین بۆیە پێویستە یەکێتی و گۆڕان ڕوونکردنەوە بدەن و ئەبێت
ڕاستیەکان بۆ خەڵک بڵێ و ئەبێ بڵێن کە ئەو مۆزوع وایە یاوان نییە بەڕاستی معقول نییە خۆشەویستان من بەیانی بڕۆمەوە بۆ هەولێر وەکو نووسەرێک وەکو شاعرێ مەسعود بارزانی بمگرێ لە بەرەوەی من ڕەخنەگری سەسەختی پارتی و بنەماڵەکەی ئەوم پێم بڵێ وەڵا ئەوە هینە ئەوە ڕۆژنامە نووس نییە و شاعیر نییە و نووسەر نییە و ترۆریستە و ئەوێ تەقینەوە بکە ئەمە هەموو تۆهمە پێچانەوە یعنی چیکەک لە شوێی دنیا بەڕاستیشتی وای هەیە ئەمە ئەم بنەماڵی بارزانە ڕووی بەعسیان بەڕاستی سپی کردوێتەوە کە خۆشەویستە بەڕاستی ڕووی بەعسیان سپی کردوێتەوە بۆیە هەموو گەلی کورد ئەبێ ئەو ڕاستیە بزانێ کە مەسعود بارزانی سەری لە بەردیە کاتێ یەت ئەو قسانەیە کە بەرامبەر بەدەیان ئینسانی زەحمەت کێش لە بادینانە کە تەنها ڕەخنەگرن و داوای مافەکانی خۆیان کردووە بەڕاستی ئەوەی کە جاسووسە مەسعود بارزانیە ئەوەی کە خائینە مەسعود بارزانیە ئەوەی کە هەمیشە خەریکی تەقینەوە و کوشت و بڕ و خیانەت و پیا و کوشتن بووە بەڕاستی بنەماڵەی بارزانیە نەک ئەو کەسانێک کە تەنها قەڵەمەکەن بەدەستەوەیە تەنها قەڵەم تەنها نووسین بەڕاستی ئێمە ومانان بە ئارامەحمەیشەوە هیچ شتێکمان نییە قەڵەمێ نەبێت هیچ شتێک نییە قەڵەمێ نەبێت ئەگەر ئێمە ترۆریست و پیاوکوش بووینایە و خەریکی ئەوە بووینایە ئەوە ئەبووین بە پارتی باشە ئەوە ئێماشین ئەوین بە داعش و بەچی و ئەلم بابەتانە ئێمە خەڵکانی ئازادی خوازین بۆ ژیانێتی ئەکۆشین بۆ کۆی کۆمەلگا دوور لە ترۆر دوور لە کوشت و بڕ دوور لە تەقاندنەوە دوور لە سڕینەوەی ئینسان بەدەستی ئینسان کەواتە مەسعود بارزانی سەری لە بەردیە کاتێ دانیشێ ئەڵێ ئەوانە کە گیراون خەڵکانێکی جاسووسن و خەڵکانێکن ئەیانێت تەقینەوەکەن و ئالم بابەتانە پێش ئەوەی کە دادگا قسەشکە حتا دادگا پوچەکەی خۆشیان کەش قیمەتێکی نییە عەزیزان و خۆشەویستان دووریش نییە بەیانی ئەو کوڕانە بێنە سەر شاشەکان و لە سیناریۆشی قۆڕاوەکو شێخزانە بڵێن کاکەوە تا ئێمە ئەمە بووین ئەوە بووین ئەوە بووین ئەمانە هەچی بێشەرەفی هەیە لێیان دێ خۆشەویستان هەچی بێشەرەفی هەیە بەڕاستی لەبەرەوە پێویستە وەکووتم یەکێتی و گۆڕان ئەبێ هەڵوێستیان هەبێ من لێرەوە داوا لە لاهوری شێخ جەنگی و پاڤێڵ تاڵەبانی یەکەم و داواش لە عومەری سەیعەلی یەکەم پێویستە ئێوە هەڵوێستان هەبێ دەنا لە قسەکانی مەسعود بارزانیە ئێوە شەریکن چونکە شەریکی ئەو دەسەڵاتن پێویستە ڕوونکردنەوە بدەن کە ئەو قسانەی مەسعود بارزانی هیچ عیلاقی بە ئێمەوە نییە ئێمە لە حکومەتەیە بەشدارین ئەوە قسەی مەسعود بارزانی خۆیەتی پێویستە ڕوونکردنەوە بدەن بەڕاستی ئەگەریش ڕوونکردنەوە نادەن ئەوە ئێوەیش مەسئولن لە قسەکانی مەسعود بارزانی و ئێوەیش ئەو خەڵکە داما و قوربەسەر و نووسەر و سوزانم ئەو کەسانی کە داوای مافی خۆیان کردو گیراون ئەوانە ئێوەش بەشدار لەو قسە باسانە بەڕاستی یعنی ئۆباڵی مێژووی ئەکەوێتە سەرشانی یەکێتی و گۆڕانیش پێویستە هەڵوێستان هەبێ ئەگەر من خۆم لە حکوومەتەکەی پارتیا شەریک بوومایە ئەموو مەسعود بارزانی قسەی تۆ وانییە ڕاست ناکەیت تۆ من لە حکوومەتەکەی تۆ بەشدارم کەواتە قسەکانی تۆ ڕاست نییە تۆ بۆت نییە دابنیشی لە خۆتەوە بەدەیان کەس بڵێ ئەوانە ترۆریستن و ئەوانە نازان جاسوس و ئەلەم بابەتانن پێمەوت جاسوس خۆتی جاسوس باوکتە هەر ئاوا پێمەوت وەکو چۆن ئێستا پێشی جەندرمەی تورک کەوتۆ بۆ شەڕ لەگەڵ پەکەکان لە چیای گارا و ئالم بابەتانە ئەوەیە لەبەرەوە شەرمکەن بەڕاستی منطقی تیانی عەزیزان تۆ لەسەر نووسینە بگیرەی بێن بکەن بە ترۆریست ها بکەن بە تەقینەوەکەی مەسعود بارزانی هەموو کورد زانە کە درۆکەی هەموو کورد خۆشی ئەزانی کە درۆکەی پارتیەکەی ئەزانێت کە درۆکەی ئەو دادوەرش ئەگەر قسەیشی ئاوا دەبێت دەرەوە ئەویش هە درۆکە بەڕاستی بۆ ئەمە مەسەلەکەی کەمالی سێقادرەوە کەمالیان برد لە هەولێرا 35 ساڵ حکومە دوایی بە 2 مانگ بەریاندا خەجاڵەتی نایکەشنەوە یاری بە دادگا و بەهەر هەموو شتێکەکەن بەڕاستی ئێوە نامرن ئەوە بەشێ لە قسەکانم هیوادارم کە سوودی هەبێ و پێویستیشە عەزیزان لە کۆتایی ئەم قسانەما هی ئەم بەشەما پێویستە هەموو کورد لە بەرامبەر پارتی و تورکیا ڕابوەست بە هەر ڕێگەیەکە پێکرێ بە ڕێگەی مزاهرەیە بە ڕێگای ڕێپێوە ناڕزایەتەکانە بە ڕێگای ئیمێڵ ناردوو نامناردنە بۆ کۆنسوڵۆ بۆ وڵاتان و بۆ هەر هەموو دنیا بۆ ڕسوواکردنی پارتی و بنەماڵەی بارزانی عەزیزان خائینی ناوخۆ خەتەرناکە تورکیا هیچی پێ ناکرێ بەرامبەر بە پەکە و بەرامبەر بە کەس باش بیزانن بەس خائینی ناوخۆ خەتەرە هیتلەر قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر فیشەک دەمانچەکە دەگولیتیا بوو نۆی بنێ بەسەی خائینی ناوخۆ یەک دانێ بۆ داگیرکەر بۆ دوژمنی دەرەکی پێڵەرەوە
باشە شکە بنەماڵی بازانی سوورەی بەلەشکن داقەتە ئەوە تا وتەبێژی پارتیاڵێ پەکەکە هەڕاکەن و خۆیان ناگرن و یەشان بەشانی تەبلیغی تورکیا نوێنەری پارتی ئاوا قساکە وتەبێژی پارتی هەمووتان گوێتان لێبوو لە قسەکانی و عەزیزان کاڵێکی باشە ئەڵێ پەکە ناتوانێت شەڕکە هەڕاکە ئەوەکە لە کاتێکە دیارەکە کێ شەڕەکە بەڕاستی مێژوش ئەمانە بۆ خۆی دەنەخێت ئەوە داوەشینە باشە ئەچمە سەر بەزمەکەی شێخ جەعفەر لە دوای ئەچمە سەر مەسەلەی سۆزانی و ئەلەم بابەتانە خۆشەویستان پەلەمەکەن بەحسەکەی ئەمشە و باسێکی گەرم و گوڕە و باسێکە کە بەڕاستی بە گوێگرتن ئەبێت ئەمە ئەو بەشەمان تەواو کرد و ئەو قسانەی کە مەسعود بازانی کردی هیچ قیمەتێکی نییە هیچ ئەرزشێکی نییە بەڕاستی قسەی قۆڕە لە وڵاتی لە ژێدەسەی پارتی بنەماڵی بازیان دادگانیە یاسانیە هیچ شتێ نییە ئەو کەسانشی کە گیراون هەمووی کەسی ڕۆژنامە نووسە کەسی ئازادی خواسە کەسی قەڵەم بەدەسە وە کەسانێکن کە تەنها داوای نان و کار و ژیانێکی شرافەتمەندان ناکەن هیچ شتێکی تر نییە لە ڕاستیە لەبەرەوە قسەکانی نەیخۆن عەزیزان کە بەزمی کوڕەکەی قادر عەزیز ڕوویە ئەوە بوو پاڤێڵ هات کۆمەڵی قسەی زلزلی کرد باشە هەمومان ئاگامان لێیە پێشتریش براکەی کە قوبا تاڵەبانیەکە باسی هەلی کار و ئارامی و ئارم بابەتانیە کرد هەلی کارەکە ئەوە میزەڵدانێ بوو تەقی هیچی بەرهەم نەهێنا بەڕاستی بەڵام کوا ئارامیە کرد کاکە قوبا تاڵەبانی کوا ئارامیەکەی کاکە پاڤێڵ تاڵەبانی زەحمەت نەبێ کوا گروپێکی سەر بە شێخ جەعفەر لە شەمشەماڵەوەیەنەوە بەرەو سلێمانی باشە لە ڕێگەیە وەکو شبر و شێت ئەشکێنەوە سەر ئەم کەس ئەو کەس ئەم لا ئەو لا گاڵتە بە خەڵکەکەن لە بەرامبەر لە زمنا مدیری ناحەی تەکێش لێەوە یەت باشە کە مدیر ناحەی تەکێ یەت بەرەو سلێمانی ئەشکێنە سەر ئەویش ئەوی لە سێتەرەکە ئەڵێ کاکە لە پرزگەکەیە لە بازگەیە چییە ئەڵێ سیارێکی ئاوا هەیە بەم جۆرەیە کەیەن داوای هەوێی لەکەن ئەوانش دا ئەبەست دەکەن بە شەڕە چەقۆ ئەرم بابەتان یعنی گروپەکەی شێخ جەعفەر لەگەڵ ئاسایشی ناو بازگەکە عەزیزان لە هەر هەموو دنیاە بازگە ڕێز و ئیحترامی خۆی هەیە من نازانم ئەمانە چین ئەم دابیانە بەڕاستی بازگە احترامی خۆی هەیە من کە ئەشمە بازگەیەک ئەم بازگەیە لە هۆڵندا بێ لە سلێمانی بێ لە هەولێر بێم کەسێک کە سیارەکەم ڕائەگرێت داوای هەوێم لێکە مافی خۆیەتی ئەم گەڕێ مافی خۆیەتی سیارەکەم ئەگەڕێ مافی خۆیەتی کۆنتترۆل مەکە مافی خۆیەتی چکە بۆ ئەو دانراوە بەڕاستی بەڵام بەشەر ئێوە ئەمەندەبی ئەدەبن کە بازگەکە داوای هەوێتان لێکە بێ شەڕە چەقۆ و شەڕەقەم لەگە خەڵکا بکەن گەنجێکی 30 ساڵە بکوژن کە ئاسایشیشە بەڕاستی باشە شێخ جەعفەر هێزی بۆ چێ شێخ جەعفەر کاکە من عەزیزان هەر بە ئێوە ئەڵێن بە پارتی و بە یەکێتی و بە تایبەتی بە یەکێتی دەبێت سلێمانیە باشە ئێوە ئەم مەسئولانە هێستان بۆچی ئێوە بەس با من تێ بکەم بەڕاستی بۆچی ئەبێ پاڤێڵ دایان کەسی بەدەوا بێت بۆچی ئەبێ لاهور شێرجەنگی دایان کەسی بەدەوا بێت بۆچی ئەبێ شێخ جەعفەر دایان کەسی بەدەوا بێ بەڕاستی بۆچی ئەبێ شانازخان کە ئەچێ بۆ جێگایە دایان کەسی بەستە و چاداپۆشایی لەگەڵا بێ پێم بڵێ بزانم بۆچی ئێوە چین چەتەن ئێوە ڕێگرن ئێوە چێن دەستی بۆچی ئەمانتان بۆچی بەڕاستی بەس با من تێ بگەم بزانم ئێوە ئەم هێزتان بۆچیە شێخ جەعفەر تۆ هێزی بۆچیە چی ئەم هێزش نایەنشە ناوی هێزی ئاڵتوونی باشە خوشکەزاگی سەرپەرشی ئەم هێزە ئاکات باشە ئەمە لایەنێکی تری لایەنێکی دووهەمیشی پاڤێڵ کە ئەم قسانەی کرد ئەوەی کە شێخ جەعفەر کردی بەڕاستی بە بەرنامەوە تەحەدای پاڤێڵی کرد چونکە پاڤێڵ وتی با کەس خۆی تاقی نەکاتەوە ئێمە ئەماکەین و ئەوواکەین ئەوە خۆی تاقی کردەوە پاڤێڵ بزانم تۆ چی بووە کە زەحمەت بەرام بە شێخ جەعفەر هیچی بۆ ناکرێت هەرچەندە لە پاڤێڵی جەلال تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتیە نەمەدیری ئاسایشە نەمەدیری شۆڕتەیە نەمەدیری دەستگای دژەتۆرە هیچی نییە باش نییە تا تۆ بە چ عینوانە تەداخل لە مۆزوع ناکەی کاکی خۆم ئەگەر هیچ تەداخلی کرد زەحمەت نەبێ ئەی بۆ هەڵوێستی لە بەرامبەر ئەم مۆزوعانە نەبوو چۆن پاشانیش من بە پاڤێڵ و بە هەموو سەلانێکێتی ئەڵێم بابە خەڵکی ئاسایی ئارامی سلێمانی و ئەوانە تێک نادا عەزیزەکەی من چاوەڕاستەکەی من ئێوە ئارامی خەڵکی سلێمانی تێگەدەن خەڵک تێکی نادا بەڕاستی ئەوە تا بابە ئاسایش خۆی لە خەتەرایە خۆی ئاسایش خۆی لە خەتەرایە ئاسایش خۆی کوژێ بە دەستی خۆتان و خەڵک نایە دابنیشێم کارن بکە کاکە خەڵک سەلامەت و بێوەیە خەریکی ژیان و گوزەرانی خۆیەتی بەڕاستی ئەوەی کە ئەو هەڕەشەیە کە تۆ ئەیکەی ئەبێ لە هێزەکانی خۆتی بکەی لە هێزەکانی یەکێتی بکەی ئەم هێزە هەمە ڕەنگە کە داناوە زەحمەت نەبێ ئەوە ئێوەن بەڕاستی کە دائەنیشن خەریکی یەکتر قەڵاچۆکردنن ئێوە کە کەسان دەست ناکرێت شای لەگەڵاکەن شەڕ لەگەڵ خۆتان ناکەن بەڕاستی یەکترە کوشن دەبێنی خۆتانە باشە ئێوە ئەڵێن ئاسایشی ئێمە بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵکیە باشە تۆ سەر و ماڵی خۆتانی بۆ ناپارێزیە کاشی خۆم
ئەوە تا ئاسایشی خۆدان شەڕ چەقۆکەن شێشیان بریندار بووە ئەمە لاخۆی ئاسایشن جا ئاسایشێ نەتوانێت خۆی بپارێزێ لەکوێ ئەتوانێت ئاسایشی خەڵکی بپارێزێ بەڕاستی لەکوێ ئەتوانێت کاک پاڤڵچیان چاوەکەین لەکوێتە کێشەی ئێمە ئەوەیە کە کەلتوری چەکداری پارتی وێشێتی کەلتورێکی چەقە کێشانەیە بەڕاستی ئێوە پەروەردەتان نییە بۆ پێشمەرگەتان بۆ ئاسایشتان بۆ پۆلیستان بۆ هیچ شتێکتان پەروەردەتان نییە بەڕاستی هەروە عشواییە کابرا لە ماڵەوەیەت ئەبێ بە ئاسایش بەبێ ئەوەی هیچ دەورەیە ببینێ بەڕاستی چەقۆ کێشە سەرسەریە تعدا لە خەڵکەکە دوای پێشمەرگی دوای شێخ جەعفەرەکەوێ چەقۆ کێشە لاتولوتە یەکشت نازانێ بەڕاستی احترامیشی لەلا نییە هیچ دەرسێک نییە هیچ قوتابخانەیەک نییە هیچ ئەکادمیایەک نییە هیچ شتێ نییە کردی دەرچێ بەڕاستی ئێوە کۆمەڵگایش بەڕاستی هەروای لێیە کە ئەم خەڵکە دابنیشێ هەمی خەڵکی شەڕ چەقۆ خەریکی ئەم بابەتانە بێت باشە بۆیە عەزیزان و خۆشەویستە ئەمانە هەر فێرن بەیەک بە دێژایی مێژوو بە دێژایی مێژوو هەر فێرن بەیەک هەمیشە هەروە ژیاون هەمیشە هەر دژی یەکن هەمیشە چەقۆ لە یەکترێن خەنجەر لە یەکترێن تەقە لە یەکترەکەن ئەمە بەڕاستی ئاوایە هەروان بەڕاستی یان جاسی دڵتیانەکە باشتان بۆ بجێڕمەوە کە تا ئێستا کەس باسی نەکردو خۆشەویستە یەکێ لە ئامل لیواکانی یەکێتی کە ئێستا گیراوە باشە قەیناکە ناوەکەشی نابە خەڵکی ڕانیە ئامل لیوایە برایەکی پارتیە هیچێک بۆ لە پیاوەکانی مستەفای سێقادری بزوتنەوەی گۆڕان کاتی خۆی کە مستەفای یەکێتی بووە باشە ئەیش کردوێتی بە ئامل لیوا ئەیزانم بۆ کردی بە ئامل لیوا مستەفا داوێن پیس ئەزانم بۆچی کردوێتی ئەم زەلامە هەستاوە پەیوەندی بە مستەفای سێقادر و بە پاراستی پارتیەوە کردووە ئەو دوو گریلایی کە لە گۆیشە شەید کران بە تیاری فڕۆکەی بە فڕۆکەوان لیان هی تورکیا و ئەوەشی کە لە کارێزە لە پەکیانە هەمووی ئەو زەلامە بووە ئێستا لایەکێتی ئەو ئامل لیوایە سجنە بەڕاستی باشە سجنە هیوادارم کە ئاسەواریشی نەهێڵن چونکە ئەوە جاسوس بووە و ئەوە کوڕی کوردیەوە بەکوشت و نۆکەری پاراستنەکەی میتی تورک بووە هیوادارم کە لە دادگایەکە دادگای بکرێت و باجی ئەو خیانت و ئەو تاوانە بدا کە دەرحەق بە گیرەکانی پەکە کردوێتی بەڕاستی بۆیە مێژووی ئێوە هەر بەڕاستی ئابۆ جۆرێ چاوەکە کاکە پاڤێڵی عەزیز چاوە ڕاستەکەی من حکمڕانی بە ئێوە ناکرێ بە قوربان حکمڕانی بە ئێوە ناکرێ حکمڕانی عەقڵێوێ حکمڕانی منطقێوێ خۆت حکمڕانی ئەخلاقی سیاسی ئەوێ ئەخلاقی کۆمەڵایەتی ئەوێ تێگەیشتن و تێڕوانی نیوێ بەڕاستی ئەوەی کە لە دەڤەری سێمانیان ڕووەدا بەڕاستی بەڕەڵاخانەیە کاکە هەر کەسە چەقۆ لە خەڵکەدا هەر کەسێ لە سێر خەڵک ڕفێنێ هەر کەسە خەڵکە کوژێ کۆمەڵکە چۆن ئاوا بەڕەوە چێکاکیشی کەواتە تۆ هەڕەشە مەکە لە خۆتەوە قسە مەکە کە هیچی بۆ ناکرێت باش نییە فەرموو ئاسایشتان هەیە بۆ کەران ناکە کاکە بۆچی هێزەکانی خۆتان ئاواکەن ئێستا خۆ ئێمە کێشەمان خەڵکی کوردستان نییە کاکە پاڤێڵ تاڵەبانی کێشەمان خەڵکی کوردستان نییە خەڵکی کوردستان خەڵکێکی شەریفن تااقەتی کێشە و ئاژاوە بێنەوبەرەیان نییە ئێمە کێشەمان هێزەکانی خۆتانە کاکە هێزەکانی خۆتان ئارامی خەڵکێکەدەن ئەمە مشکلەی ئێمەیە ئەگەر مشکلەمان بنمونە خەڵک بۆیە ئەمان و ئاسایشێکمانەیە ئەچێ مشکلەکەمان حلەکات و ئارامیەکە پارێزێ بەڵام ئێستا ئێمە کێشەمان خەڵک نییە کێشەمان هێزەکانی ئێوەیە بەڕاست کێشەمان پیاوەکانی شێخ جەعفەرە پیاوەکانی خۆتە پیاوەکانی ئەمیانە پیاوەکانی ئەمیانە پیاوی ئەملا پیاوی هەموو پیاوەکانی چەکدارەکانی خۆتان بەڕاستی لەبەرەوە بەڕاستی ئاوا حکومڕانی ناکرێت تۆزە فێر بن فێر عیبە بەڕاستی عیبە ئەم شەرمەزاریە کاکە ئەم بەڕەڵاییە بەڕاستی عیبە باش نییە ناوەکەی بۆچیە بەساقم نای مامۆستا محەممەدەوە ناوەکەشم پێوتی ئامل لیوای یەکێتی خەڵکی ڕانیە گیرە و تەواو خۆ من ئاگام لێ بە قوربانتان بە لەبەرەوەی کەسی خوڕی بۆ پاراستن بۆ میتوری کردووە کاکەش بەداخەوە ئەمێکێتی و پارتیە پڕن لە جاسوس و لە خائین بۆ ئێران و بۆ تورکیا بۆ ئالم بابەتان لە چاوەڕاستەکە ئەوە تا بڕازانێکە تورکیا لەگەڵ پەکا لەگەڵ پارتیا چیەکە لە چیای گارە و ئالم بابەتانە کاکەش بڕۆ سەیریکەن خۆتان هەمووتان ڕاستی بزان کاکەش ئەمە دووهەم ماوەتەوە سێهەم بەکر عەلی شاعیر حرمەتێکی زۆرم بۆ هەر نزیکەی 5,000 کەسەکە کە گوێتان لە منە حرمەتی زۆرم بۆتان هەیە بەکر عەلی شاعیر لە شیعرێکە ئەڵێ ئەم سەدەیە سەدەی دۆلار و قەحبێ ئەمە قسەی یەکێکە لە شیعرەکانی بەکر عەلی شاعیر کە بە دەستی سالار عەزیز شەهید کرا بەڕاستی جا هەر بەڕاستی بەکر عەلی ئەو کاتانە زانیوێتی بۆیە ئێستا ئەچمە ناو بابەتی لەشفرۆشی و سۆزیانەت و ئەلەم بابەتانە ئینجا کۆتایی بە بابەتەکەمە هێنا عزیزان کۆمەلگای ئێمە بە جۆرێک وێران بووە لەش فرۆشەکەشی لەش فرۆشی دنیا ناچێت بەڕاستی کچێک پەیدا بووە ئەم کچە هەستاوە ناوی جانێ حەیران جانێ هۆزان یەکێکە لەو کچانەی کە خەڵکی باکووری کوردستانە و ئەم کچە چەند ساڵ زیندانی بۆ لەسەر پەکەکە
تەمەنیشی هەیە ئەم کچە کە پێم وایە هەر خەڵکی باکوور و ئەوانەیشە هەساوە ناوی ئەم کچەی هێنا لە خۆی ناوە بە ناوەکەی تەزویری ئەمەوە هاتووە بۆ هەولێر و هاتووە بۆ کوردستان تێڤ و لەوێ بە ناوی ئەم ئافرەتەوە بە دەنگی ئەم ئافرەتەوە بۆ نمونە بە لای موزیکی ئەم ئافرەتەوە بە نمونە هەستا چۆ بۆ کوردستان تێڤ باشە وتێتی من فڵان کەسم من جانە حەیرانم من جانێ وەزانم باش نییە ئەمیش نەبوو تاوانەمە هەمی بە بەرنامە ها چونکە پاراستن و میتی تورک دەستیان تێکەڵە بۆ بەدڕۆژکردنی کۆمەلگای ئێمە کۆمەلگای باشوور بەڕاستی باش نییە ئەژینا معقول نییە تۆ لە پرسیێ لەمە نەکەیت معقول نییە ئەم کشەچە لە کوردستان تێڤ دابنیشێ گۆرانی ئەم ئافەتە لێ بدا دەم بجوڵێنێت و بڵاوی کاتەوە بڵێ وەڵام من ئەو کەسم بڵێ من چەند ساڵ گیراوم لەلایەن تورکیاوە بەڕاستی بۆچی لە بەرەوەی میتی تورک نادوێتی ئەم کچە بە ناوی ئەم جانە حەیرانەتی بۆ باشوور بۆ بڵاوکردنەوەی بێڕەوشتی بەدەیان کچی ئەلەم بابەتانە چونکە خۆشەویستان جاسوسیکردنی دەستگای میت و دەستگای ئەلەم بابەتانە تەنها مەسەلەکە ئەوە نییە کە بۆ کوشت و بڕوو بۆ ئەلەم بابەتانە هەزار نوعی هەیە خواردنی ئەکسپایر هەر بۆ ترۆرکردنی خەڵکە نادنی لەشفرۆش بۆ ترۆرکردنی کەسایەتی تاچی کورتە بەڕاستی تورکیا ئەوێ بڵێ ئەو کشانی کە لەگەڵ پەکەکە و پێدە و ئەمانن کە لە ئاسی دنیا دەنگیان داوەتەوە ئەمانە ئەسلی کچی کوردین کچی کورد ئەم ئافەتەیە بۆیە نادێتی بۆ کوردستانی باشوور یەدانیشێ لەوێ لە ڕێگەی پاراستی پاتیەوە دەستەکە بە ناوی جانە حەیرانەوە گۆرانی ئەڵێ لای مۆزیکەکە ئەڵێ من ماگانە ئەو 1000 دلارەکەوم باشە لە دواییەکە بە تەواوەتی ئەمە دا ئەمانە لە هەمشەکان اینجا ئەڵێ لەشی من گەلێک سێکسیە بۆیە من داوای هینەکەم داوای لە ئاهەنگانی داوای پارەی زۆرەکەم عزیزان ئەمە هەمووی بە پارە و بە بەرنامە ئەکرێ بەڕاستی تۆ بێنە پێشایی خۆتان خۆشەویستان برادر ئەمڕۆ نامی بۆ نردوم ئەڵێ لە شارەوانی سلێمانی تەنەکەی خۆڵدانراوە بە تورکی لەسەری نووساوە پاک و تەمیزی ڕابگرن پاک و خانی ڕابگرن بە تورکی وەرە یەکێتی و پارتی 30 ساڵ تۆ حکومت هەبێ نەتوانیت سەبەتەی خۆڵ دروستکەیت نەتوانیت تەنەکەی خۆڵی باقی خێڵی دروستکەی بۆ عالەمە بچی هی تورکیا بێنی دایبنیت و بە تورکی لەسەری نووسابێت لە شارەوانی سلێمانیە کە پاک و خانی ڕابگرن عزیزان سەری تورکیا چۆن کاسە کۆمەلگای ئێمە کە ئێمە بەناحێ سیاسەکەی باسکەین بەڕاستی لە هەموو کۆمەلگای لە شفرۆش هەیە کێشەمان ئەمە نییە بەڕاستی وەرە خۆی کێشەیە باشە بەڵام دیسانیش تەنها بابەتەکە ئەمە نییە میتی تورک هەڵە سێ درامای تورکی هەیە 30,000 حەڵقەیە باشە 30,000 حەڵقەیە ئەمە کێ ئیکڕێت لە تورکیا ئەمە بە پارەیە کڕێت پاراستن و پاتی ئیکڕن ئەم درامایە باشە بە پارە ئیکڕن ئەهێنەوە بۆ هەولێر لە هەولێر ئەم هەموو خەڵکەدا ئەنێن کە تەرجمەیەکەن بە دەنگ تەرجمەیەکەن بە نووسین تەرجمەیەکەن ئەمە هەمووی پارێتیەکیە تەلەڤیزیۆنی سەتەلایەتی ئاسمانی هەموو شەوێک 3000 شەو 2000 شەو کاتی بۆ دەستنیشە بۆ تەرخانەکەن ئەمە هەر هەمووی پارەیە باشە ئەمە هەر هەمووی پارەیە ئەم هەموو پارە چی ئەیدات زەحمە نەبێ میتی تورک ئەیە پاراستنی پارتی ئەیدا باشە بۆچی ئەمە بۆی کۆمەلگای ئێمە لە ڕەگ و ڕشۆ دەرکێشن بۆی کۆمەلگای ئێمە پڕکەن لە فەساد و لە بێڕەوشتی ئەخلاق بەیەکەوە ژیان خۆشەویستی عیلاقات هیچی ئەمان نهێڵن بەڕاستی باشە خۆتان بیر لەو مۆزوعانە بکەنەوە باش ئەگەن ئەو ڕاستیەکە درامە تورکیەکان چی بە ژیانی ئەو خەڵکاکەن چی ئەمانە ئەکا بەڕاستی پارتی و میت ئەم کارە ناکە بەڕاستی هەر لەبەرەوەیە بۆ هەر وڵاتی ویستی کاولیکەی بڕۆ بەڕەتڵ لە شفرۆشی تێکە باشە بۆی کۆی کۆمەلگا وای لێ بێ بەڕاستی وەکو ێستا کە کۆمەلگای ئێمە خەریکە بەتەواتی بەدەستی پارتی وێژێتی ئەوانە بەتەواتی بێمانەوە پوچە بێت باشە تۆ ژنێک میتی تورک بینێرێ بە ناوی جانە حەیرانەوە بینێرێ بۆ هەولێر باشە بچێتە تیڤی کوردستانەکەی پارتیەوە لەوێ میت و پاراستن هەم ئاهەنگ بکەن ئەمە بکەن بە هونەرمەند و بە دەنگی کەسێکی ترەوە بێنە پێشای خۆتان بزان لە کوێی دنیا بەڵاتی شتیوە هەیە باشە مێژووی ژنە ئەسڵیەکە با بڵێن کە جانە حەیرانە مێژوویەکە کە چەندین جا زیندانی کراوە باشە ئەم ژنە هاتووە هەچی گۆرانی ئەو هەیە دزیوێتی لە یوتیوبی شاچۆ ڕسمی خۆی لە گۆرانەکانی ئەو ژنەداوە کاکە لە دنیا بەڕاستی شتیوانیە نەک ئینسانی ئاقڵ نەک ئینسانی فێڵباز شێت بە شێتی خۆش ناتوانە کاری بکە بەڕاستی بەڵام لێپرسێنشی لەگەڵا ناکرد کە لە باشی کوردستانە هێنێستا شاشەکان و قسەشی لەگەڵاکەن باشە گۆرانیەکانی جانێ حەیرانە ئەسڵیەکە ئەم کشە هەستاوە کە خۆی ناوە جانێ حەیران لە تیڤیەوە دەمە جوڵێن و ئێڵێتەوە خەڵکی چەپڕی بۆ لێدات باشە کە ئێسا کەشف بووە کە بەرنامە بڵاو بووە لەسەری دەڵێ وڵایی غەڵەت بووم و داوای لێبوردنەکەم دادەگیان تۆ تاپەکیش گەرە نەڕشتووە کاکە تۆ ئەزانشی کردووە تۆ میت تۆ هێناوە میت بۆ ئەو مۆزوعانە بەڕاستی باشە
پاشەی کە تۆ هونەرەکەت هیچ نی تۆ بەڕاستی هاتووی ئەڵەی جسمی من جوانە و سێکسی و پارە زۆر پێیاکە لە تیڤیۆ ئەم قسەکات باشە هەرچەندە ئارام ئەحمەد پیاوە و من ئارام ئەحمەد جوان ناسیشم لەبەرەوەی کە شاعیریشم شاعیریش بەگشتی ئیستاتیکیان بەرزە واتە جوان ناسییان بەرزە بەڕاستی بۆیە من بۆ ژنە ئەڵێم تۆ نەک جوانیت بەڕاستی ناشرین نیشیت چونکە تۆ خۆت نیت تۆ دروستکراوی بەڕاستی هەموو ئەو ژنانی دەستکاری خۆیانەکەن هەمووی دروستکراوە بەڕاستی وەک چۆن مام حەسەنێک ئەڕوا لە لای خەیاتێک ڕانک و چۆغێ ئەیا بەکردن باشە تۆش ئەچی لای پزیشکێ خۆ دەی بەکردن جوانی دەبێت خواکرد بێ دەبێت سروشکرد بێ بەڕاستی مرۆڤ ئەبێ بەستەبیعەت بە سروش خۆی جوان بێ بەڕاستی نەک پشی بە پارە خۆ جوانکەیت دەستکاری خۆ بکەیت شتیوانی لە ئاسی دنیاە دوای ئەوەش کە تۆ خۆ بە جوان بزانی بەڕاستی من پیاوم تۆ دەک هەر جوانیت تۆ سەری قژوشتی خۆتەکە ئەڵێ شێر پەلاماریایی بە قوربان ڕێک ئەڵێ پڵنگ قیژایەتی بەسەرتا چاوەکەم تۆ قوربانیت لە حەقیقەتە قوربانیشی داما و قورب بەسەر و داما و تۆ ئەمەی ئینا شتێکی تر نیت دیایدەی لە شرۆشی و مۆدلات و ئالم بابەتانە عەزیزە ئێمە هەمومان ئەو ڕاستی ئەزانین کە لە بەدرێژایی مێژوو کەوتە بە مێژووە ئەچینەوە لەش فرۆشی کە یەکەم کارە کە ئینسان دەستی داوەتێ لە مێژووی بەشەریەتە بە پێی کاتەکان لە ئەنجا هاتوو بۆ سیستەمی بۆ لە کۆیلێتۆ بیگرێ هەتاوەکو مانیفاکتۆرە هەتاوەکو دەرەبەگایەتی هەتا وتە بۆ ژوازی هەتا بۆ ژوازی هەتا کەپیتالیزم هەتا کەپیتالیزمی مۆدێرنە ئێسا کە هەیە لەمانە بەتەواوەتی فراوانتر بۆتەوە لە ئاسی دنیا ئەمە هەر هەیە بەڵام لێدا ژن تێیدا قوربانیە لەش فرۆشی جێگەی شانازی نییە بەڕاستی ئینسان نابێ دابنیشە ڕیکران بۆ لەش فرۆشی بکە بەڕاستی باشە لەش فرۆشی بە دەرەجە یەکەم ژن تێیدا قوربانی لە حقەتە هیچ ژنێک لە ئاسی دنیاە ئەگەر جاسوس نەبێ و ئەگەر نەبوو بە ئەگەر قوربانی نەبێ ناتوانێت دانیشێ لە شەوێکا خۆی بۆ چەند پیا ڕوود کاتەوە بەڕاستی باشە هیچ ژنێ ئەگەر نەخلیسکا بێ ناتوانێت لە شەوێکە بۆ چەند پیاوە خۆڕووی کاتەوە سێکسیان لەگەڵاکە کاکە شتیوە لە دنیا نییە بەڕاستی هەر لەبەرەوەیشە زۆربەی هەرە زۆی لە شرۆشەکان کە حتا ئەوانشی کە لە ئاسی دنیا بەدەیان سەدان فلیمی ڕوتیان هەیە هەموو ئەمانە ڕۆژگارێ پەشیمانە بنەوە کاڵک بە ئەژنوی خۆیان نشکێن بەڕاستی چونکە ئەمانە هەرە قوربانی بێگوناهەکانی ناو مجتەمەعی بەشەریە سێریم لێ ئێستا کۆمەڵی خەڵکی ڕێکلامیان بووە ئەیانێ کۆمەلگای باشووری ئێمە بۆ دەردەبەرن بەڕاستی چکە کارەکە لە بناغەوە کارشی نائینسانیە هەرچەندە ئێستا باندە مافیەکان لە ئاسی دنیا کاری لەسەرەکەن لە ئەوروپاشە کاری لەسەرەکەن بەڵام هەندێکی یەک بە قانونی کراوە لە حقیقەتە چاوەکەمەوە چای سەوزە بە قوربانە بم چای سەوز قورگم تاوانیە بۆ قڕ ئەڵێن ئەو شانەشی گەرم ئەوانە باشە حتا ئەڕۆن باندە مافیەکان لە ئەوروپای شەرقی ئەوانەیە چەندین مناڵی بچووکی 2 ساڵ و 1 ساڵ ئەرفێن کچ خۆیان گەورەیەکردن دوایە بەکاریان دەهێنن ئەبێ ئەمە بەڕاستی بەری پێبژیرێ بەڕاستی باشە مرۆڤی ژن دروست بووە بۆی بە کەرامەتەوە بژی بەڕاستی باسمان لەسەر خۆشەویستی بینی ئینسانەکان نییە ژن و پیاوە کچ و کوڕێکتیان خۆشەوێ کڕین و فرۆشن لە بەینانی ئەمە مشکلەی من نییە مشکلەی خۆیان لە حقەتە بەڵام مەسەلەی بەکاڵاکردنی ژنان بەڕاستی کارەساتە کاکە تۆ ناتوانی وا بکەی کە ژنان کارەکەی خۆیان لە بێ بەواقع وە شانازی پێوە بکەن بەڕاستی باشە لەش فرۆشی بەمانای کەلیمە جگە لە کارە نائینسانیەکەی جگە لەوە کە ژن تێیدا قوربانیە کۆمەلگا پڕ دەکا لە نەخۆشی پڕی ئەکا لە بیماری بەڕاستی بۆیە ئەم واقعی کە لە ئاسی دنیا لە ناو ئێمەشا لە کۆمەلگای ئێمەشا هەیە ئەکرێ بەریشی پێبژیرێ نەک بتۆ بە تەواوەتیمانە بیت ئیشارەیکەی بدێ کۆی کۆمەلگا ئاوانیەکەیت هەتا بۆ نمونە لە ئەوروپای خۆشەویستان لە سویدا لە فینلەندا لە چەندین وڵاتی ئەوروپا ئەسڵ لە شرۆشی قەدەغەیە هەر باشە سێرم لێ کۆمەڵی خەڵک دانیشن لە خۆیانەوە قساکەن لە سویدا بۆ نمونە کە سەدان ساڵە دەوڵەتێکی مۆدێرنە لە شرۆشی قەدەغە کراوە کاکە ڕێگەت نادا تۆ ئەشدان لەشی خۆیان بفرۆشن خۆشەویستی ئۆکەیە کەیفی خۆتە باشە بەڵام کاتە سەر مەسەلەی کڕین و فرۆشتن قابلی قبول نییە لە حقیقەتە کەشی پاتی و بنەماڵی بازانی ئەیانێ بە زۆر بڵێن بابە لە شرۆشی ئاساییە زادەی ئەم کۆمەلگایە قەیچێکە بە هەم ئاوای لێبێت بە ئاشکرا دیان ڕیکلامی بۆکەن
هەندێک برادر بۆ منی نووسی بوو لەو بابەتەیە کە بڵاوم کردەوە کاکارام خەڵک ئازادە لەشی خۆیەتی و جسمی خۆیەتی چیریەکە بالیکە ئازادە لە ماڵی خۆیان ئازادە بەڕاستی لە شاشەی تیڤیەوە یەک تۆ تیڤەکەی بۆ ئەکەیتەوە سەعات حوتی یا شەشی ئێوارە قسەیەکە هەچی کچی گەنجی 5 ساڵ 10 ساڵ هەیە گوێی لێ ئەگرێ ئەمە تەنها خۆی نییە چاوەکەم ئەمە ڕێک کۆی کۆمەلگا بۆ بەرەو ئەو دەردا ئەبا لە حەقیقەتە ئاوا نییە تۆ پێ دوابێ ئەمە ژیانی شخصی خۆیەتی و جسمی خۆیەتی ئۆکەی بەڵام تیڤیۆ بۆی نییە بەرامبەر بەو هەموو کچەکە تەمەنی 12 ساڵ و 5 ساڵ و 30 ساڵ ئەو قسانە بکە و ئەوانش فێری ئەم بەس مەکە بەڕاستی سەرنجی ئەنج ڕاکێشێ کە ئەمە پارەی باشی تیا و جسمی وایەکە بۆی پارەی تیا پەیاکە کاکە ئەمە کۆمەلگا بەڕاستی کۆمەلگا وێرانە بێت بە مۆزوعانە کاکە هەندێک کەس بە منەڵێ چی کاکارا مەحمەد تۆ کۆنە پەرستی تخواین جاوەرە وەرە عەزیزان شێدمە بە باشە کاکە یعنی ئەگەر لە شرۆژ بی مۆدێرنی ئەگەر لە شرۆژ دەبی تۆ کۆنە پەرستی تۆ سەری ئەم هاوکێشە سەخیفە دوو لە ڕووی ئێوە قسەی قۆڕ کاکە باس چیکەی تۆ بە قوربانێ بن کۆنە پەرستیەکی چی بەسەر مەسەی لە شرۆشیەوە کاکە چی داقی هەیە تۆ لەکوێ ئەم قسەیت هێناوە لەکوێ تێ لە شرۆشی بکەی بە مەسەلەی پێشکەوتنی کۆمەلگا کاکە پێشکەوتنی کۆمەلگا ئیلاکە بەسەر لە شرۆشیەوە نییە کاکیجان لەبەرەوە ئەوانە کێشەی خۆیان نییە بەڕاستی کێشەی خۆیان نییە بە نمونە لەم هۆڵەندایی ئێمەیە سپۆرت ئازادە لە ماڵەکەی خۆتا بۆنمە سپۆرتەکەی بەڕووتی بیکە باشە بەڵام با پیاوێک هەسێ لە هۆڵەندایە یا لە ئەڵمانیایە بە جلەکانی هەمووی داکەنێ دەرپێ کوردەکەی داکەنێ دوو لە ڕێوە بە قیڵتی بڵە ڕاکە بڵێ وەڵامە سپۆرتەکەم ڕێگەی پێنادا پۆلیس ئەیگرێ تۆ تێک چی کاکە تۆش ئەڵێ چی ئەڵێ کاکە من جسمی خۆمەوە حەزەکەم بەڕووتی سپۆرتکەم ئەڵێ تۆ بۆت نییە جسمی خۆتە ڕاستە بەڵام تۆ بەناو کۆمەلگا ڕاکەی بەناو کۆڵان و شەقامەکانی هۆڵەندا ڕاکەی بەڕاستی لەبەرەوە سزایەن لەسەر ئەو مۆزوع ئەبۆی نییە بەڕاستی ئەو کارە بکات من لە ئەمیستەرداما کچم بینیوە کە بۆ شتێکە بۆ ڕسواکردنی شتێک بۆ نمونە دژی شەڕ بە نمونە خۆڕت کردوتەوە سەعاتی ئەمە جیاوازە بەڕاستی بەڵام تۆ مافت نییە بەڕاستی تۆ بڕۆی بێ بڵێ من سپۆرتەکەم بەڵام بەڕووتی ئەیکەم من لە شەفرۆشم بەڵام تیڤەکەنشە باسیەکەم بە هەموو عالەم ئاگان دەبێ ئەوە قابل قبول نییە عەزیزان تەنها لە شاری سلێمانیە 68 دانە کافێ هەیە کە بۆتە کانگای لە شرۆشی و کاری سۆزانیەت ئەمانە ئێستیخدادی کچانەکەن بەڕاستی هەموو ئەم 68 کافتریایە مەسئولەکانی یەکێتی و کوڕە مەسئولەکانی یەکێتی لە پشتی ڕاوەستاوە خۆشەویستە بڕۆن لە سەهۆڵەکە شەوانە بڕۆن هەولێری ژوایە دووەکی ژوایە خۆشەویستان بڕۆن لە سەهۆڵەکە لە نۆی شەوەوە حتا وەکو نزیکەی بەیانی لە چەند ساڵیەوە لێ کشی تایە چۆن شتی وایە کاکە جان کافێ هی قوبا تاڵەبانی بەم هەموو نەوتە بەم هەموو پارەیە تێر ناخوا چووە جان کافێ کردوتەوە ناوی ناوە کافێ باشە سان کافێی تریژنی وەسە حەسەنە عەزیزان ئەو توانایی کە دیفاعی کردبوو لەو ژنانە و لە شرۆشی و ئادەم بابەتانە لە سەهۆڵەکە خۆشی کافێ هەیە ئەو توانایی کە خۆشم قسەم لەسەر کرد باشە کافیەکەی ناوە کەستان کافیە باشە کەستان کافیە هیچ توانایە هەموو ئەمانە کچانی تا ئێستیخدادەکەن کۆمەلگا بۆ دەردە وێرانەکەن بەڕاستی سورکیە و ئاوەڵزاوای پاڤێڵی جەلال تاڵەبانیە کافتریەیەکی داناوە ناوی ناو ماندێلا خۆشەویستان جاوەرە وەرە سەری خۆمەیە بەو دیوارەیە ناوی ماندێلا بخەیتە سەر مەلهایەک بە ناوی کافتریاوە خۆشەویستان ئێوە بەڕاستی شەرم ناکەن ئێوە کاکە ئێوە شەرم ناکەن چۆن تۆ کافتریایەک ئەەکەی بە ناوی ماندێلاوە لەکە دەکات مەلهایە لە حەقیقەتە عەزیزان بە ئەمەتان لەبیر نەچێ کۆمەلگای ئێمە پڕە لە پیا و لە ژنی جوان هەزاران دایکمان هەیە لە مێژووی ئێمەیە کە ئەبێ هەمومان شانازی پێوەکەین کە بە ژیانی خۆیان توانیویانە کۆمەلگای ئێمە بە ئەخلاقەوە بەڕاستی پەروەردەکەن چیم کۆمەلگای ئێمەی وا دەکرد خۆشەویستان باشە ئەوە باسی پارتیەکی نەکە لە ڕەسا ڕاوەساون دوو ئەقڵ کۆمەلگای ئێمەیان ئاوا لێ کردو خۆشەویستان یەکەمیان قەڵەم فرۆشەکان دووهەمیشیان لە شرۆشەکان ئەم دوانە کۆی کۆمەلگای ئێمەیان وێران کردووە بەڕاستی هەموو مەسئولینی کورد لە مەسئول بازانیەوە تا هەموو سەرانی پارتی هەموو سەرانی یەکێتی تا دوادانەی ئەمانە خۆشەویستان ئەم دوانە بیریان بۆکەنەوە قەڵەم فرۆش و لەش فرۆش
يعني ئەمانە بیریان بۆ ئەکەنەوە ئەم دوو ئیتیجاهە شەوانە لە ژووری نووسەکانیانە بیریان بۆ ئەکەنەوە ڕۆژانش قەڵەم فرۆشەکان بیریان بۆ ئەکەنەوە بەڕاستی هەردوو لایەن شەوانە هەرکە ئێوارە دادێ ماڵ و ماڵ و دەرگا بە دەرگا و مێش بە مێش لە باڕەکانە نادیەکانە لە مەلهاکانە ئەگەڕێن و ئەمانە بێڕەوشی ئەکەن بە شانازی و بڵاوی ئەکەنەوە و ئەیانێ کۆی کۆمەلگا بەڕاستی وێران کەن هیچ ئەخلاقێتێکی ئینسانی بەڕاستی نەهێڵنەوە بۆ کۆمەلگای کوردی باشە ئەمانە چونکە خۆیان بێقیەمن قیەمیان بۆ هیچ شتێک نێشێتەوە بەڕاستی نە بۆ خێزان نە بۆ کۆمەلگا نە بۆ هاوڕێیەتی نە بۆ پەیوەندیە کۆمەڵایەتەکان هیچ باشە من نامێ ناوی خەڵک بەرم عەزیزان و خۆشەویستانی من هەیە لەسەر ژن لە NRT دەرکراوە ئەی هاوار تۆ ناتوانانی ژنەکەی خۆت کچەکەی خۆت بنێیتە تەلەڤیزیۆنەکەوە لەبەر تەکلیف و تەکلیفکاری عەزیزان ژن ئیشی دەست ناکەوێت لەبەر تەکلیف و تەکلیفکاری ئەم دەسەڵاتە دز و جەرد و مافیایەک خۆشەویستان باشە دەنگم لەلایە کە بە ژن ئەڵێ بە قوربانی ڕقەمی پێڵاوەکانی بم باشە کەشیشی دەمڕاستی کۆمەلگایە بێ دەی پیاوێ ئەوەندە سووک بێت باشە مێدیاکار قەڵەم بەدەست خۆی بە مەدەنی بزانێ بە ژنێ بڵێ بە قوربانی ڕقەمی پێڵاوەکانی بم من پشتی پێ ببەسم بۆ ئازادی بۆ مافەکانی ئینسان بۆ دەستپاچی ها بۆ بوونی ئەخلاق ناتوانێت پشتی پێ بەسی بەڕاستی بڕۆسێری تیڤیەکانی پارتی و بنەماڵی بازانی کەن عەزیزان و خۆشەویستانی من کۆمەڵی خەڵکیتی ئاخراوە لە هەموو ئەو کەسە نزم و چروک و بێخێزان و بێپەروەردانەی کە خەڵتەی مجتەمەعن جا چ لە ئێرانەوە هاتبێت چ لە تورکیاوە چ لە باشووری کوردستانە بەڕاستی ئەمانە ئەخلاقیەتیان بۆ کۆمەلگا نێشێتەوە بە بەرنامە ئەم کارەکەن بەڕاستی بە بەرنامە کچێک دێت لەسەر تیڤیەوە بە ئاشکرا ئەڵێ من مناڵەکەی سکم فڕێە و دوومان بووە کوا داواکاری گشتی لە کوردستان زەحمە نەبێ لەکوێی داواکاری گشتی بۆچی خەوتویت باشە ئەو ژنە خۆی ئەڵێ ئەوە مرۆڤی فڕێەوە مرۆڤ بابە تێگەی کیسەی خۆڵی عەلاگە خۆڵی فڕێ نەیەوە مناڵێکی فڕێدراوە مناڵێکی دوومانگان یعنی ئینسانی کشتووە بەڕاستی ئەی تۆ لەکوێی زەحمە نەبێ باشە بۆیە عەزیزان لەسەر و هەموو ئەمانەشەوە کۆمەلگای ئێمە پڕە لە پیاو و پڕە لە ژنی جوان باشە بەڵام ئەم خەڵتانە هاتوون ئەیانێ ئەو کۆمەلگای ئێمە بەڕاستی بە بەرنامە ئەیانێ وێرانی کرد ئەگەنا ماقول نییە تۆ بێدابنیشی حەڵقەی تورکیم بۆ بکڕی 2000 حەڵقە تەرجمەکی ئەم هەموو پارەیە بێ دەرخواردی خەڵکی بدەیت بەڵام هونەری خۆمان سفر بۆ تۆ بەڕاستی هیچ شتێکمان نەماوە ئێمە باشە هیچمان نەماوە عەزیزان خۆشەویستان ناخۆ کۆمەلگای ئێمە پڕە لە خەڵکی جوان من دایک ئەناسم یان دایک ئەزانم شەر نییە بە ناسینی شخصی بێ دایک ئەزانم 6 کچی پەروەردە کردووە هە 6 کچەکان بوون بە پزیشکی خۆشەویستان لە مەتبەخی شۆ پەروەردەی کردووە باشە خێزانی ئاوا جوانمان هەیە کەچی ئەمانە پێیان وایە کاکدانا هاتۆ باسی مەتبەخن بۆ کەدەڵێن مەتبەخ شتێکی خراپە بابە لە فرۆشیش مەتبەخی هەیە تێگەی مەتبەخ سوکایەتی نییە بەڕاستی مەتبەخ چییە ئەمڕۆ ئێستا پیاویش لە مەتبەخا ئیشەکات لە ئەوروپایا پیاوی کوردیش زۆربەی هەرە زۆریان ژنەکەی لە ئیشە تا ژنەکەی تۆ ئێوارە بۆ خۆی خواردن دروستەکە قسەی قار برنج لێنێ شلەی فاسۆلیا و بامێ لێنێ تا ژنەکەی یێتەوە کاکە خۆ ئەمە نییە بڵێ وەڵام مەتبەخ عیب و عار و ئەرم بابەتانەیە باشە بۆیە خەڵکی بەقیەمیشمان هەیە بەڵام بنەماڵەی بازانی و پاتی و لەگەڵ میتی تورکیا چونکە خۆیان قیەمیان نەماوە ئەیانێ کۆمەلگەمش بێ قیەمکەن باشە پارتی و بنەماڵەی بازانی خۆیان قیەمیان نییە ئەیەک مجتەمەع ئێمە بێ قیەمکە ئەبێ ئێمە ئاگاوان خۆی بەڕاستی عەزیزان شاران پڕدووە لە کافتریا بەڵێ توانە ببوورن باشە شاران لە کافتریا خۆشەویستان ئەمانە ناتوان بنووسن بۆ نمونە بنووسن مەلها ئەنووسن چونکە ئەگەر بنووسن مەلها خەڵک ناچێت باشە بەڵام ئەنووسن کافتریا لە کاتێکەوە هەمووی مەلهایە خۆشەویستان کافتریا نییە بەڕاستی کافتریا لە ئەوروپا لە هۆڵندا کافتریا هەیە ئەچی کۆفیەکە خۆی چایەکە خۆیتەوە تەواو بەڵام ئەوانەی کە بە ناوی کافتریاوە هەن زۆربەی هەرە زۆری ئەمانە بەڕاستی مەلهایە بەس ناوەکەی داناوە کافتریا کابران مەلهای داناوە قوبا تاڵەبانی ئەڵێ کافتریام داناوە باشە سورکەی ئاوازاوای قوبا پاڤێڵ تاڵەبانی مەلهای داناوە ئەڵێ وەڵا کاکە من هینم داناوە کافتریام داناوە کافتریایکی کاکچێ ئەمە بەڕاستی کرانەوەی کۆمەلگا نییە کرانەوەی کۆمەلگا یعنی چی عەزیزان و خۆشەویستان کرانەوەی کۆمەلگا کەی لە شرۆشیە کاکە ژیان کەیکردنەوەی 68 مەلهایە لە تەنها لە سلێمانیە کاکە کەشتی وایە تۆ هەم مەلهایە داناوە بە ناوی کافتریاوە وەزای خەڵک جێرە خەڵک جێر نیە برای من
عزیزان تەواوی دینەکان دینە هەمە نوعەکان تەواوی ئایدۆلۆژیەکان مارکسیزم لیبرالیزم نیۆلیبرال هەچی تەفەکوور هەیە لە ئاسی دنیاە ئایدۆلۆژیا لە ئاسی دنیاە چه ئاسمە چه زەمینی بێ لە ناو چوارچەوەی ئەخلاقا ڕائەوەسێ بەڕاستی ئەخلاق بەمانای کەریمە مرۆڤ کە ئەخلاقی نەما یعنی هیچ شتێکی نامێنێ ئەخلاق تەنها سێکس و ئەم بابەتان نییە بەڵام لە کولە ئەخلاقیەت لە حقیقەتە کە مرۆڤ ئەخلاقی نەما یعنی هیچی نامێنێ بەڕاستی کۆمەلگا نابێ بێ ئەخلاق بێ بەڕاستی کۆمەلگا بێ ئەخلاقی هەبێ لە حقیقەتە مرۆڤ ئەبێ ئەخلاقی هەبێ کاکە تەواو تۆ ناتوانانی ئەموان لێ بکەیت بۆیە کۆمەلگای کوردی ئەحمەق نییە بەڵام پارتی وێشێتی ئەحمەقن کە ئەنە کۆمەلگا و خۆیان لەکەن بەڕاستی سێری پارتی و بنەماڵەی بازانی کە لە هەولێر و لە بادینانە ڕێگە نادا جانێ حەیرانە ئەسڵەکە دەرکەوێ چونکە سێجار زیندان کراوە لەسەر پەکەکە و لەسەر کورد باشە باشترین خاوەن کەسایەتی ترین ژنە وە کورتپەروەترین ژنە کە لە باکووری کوردستانە باش نییە ئەمە پیشان نایەت بەڵام پاراسن و میدڕێ ئەکەون ئافرەتێکی تر ئەهێنن بە ناوی ئەم ژنەوە باشە ئەیکەن بەشت لە باشووری کوردستانە دەرگای میدیاکانیان بۆ ئەکەنەوە ئەڵێ وەرە ئەوە بکە کاکە وەکو ئەوە وایە من بڕۆم بۆ تەلەڤیزیۆنی کورسات بڵێ مۆڵام حەسەن زیرەکم بە نمونە باشە گۆرانەکەی حەسەن دابنێن لێی بێن و میش دەمژونێم لەگەڵ بڵێ مۆڵام حەسەنم بە نمونە بەڵام ئەمە زۆر کەشە بەڵام بە وشڵ کەشم نییە باشە بەم جۆرە ئەیانێ کۆمەلگا پڕکەن لە فەساد و لە بێڕەوشتی کەچی هەندێک کەسێ ئەڵێن چی کاگەڵام کاکە لە شۆشی لە هەموو دنیا هەیە ئەزانم کاکە گیان هەیە بە قوربانە بەڵام ئەمە تەنها لە شۆشی نیە ئەمە جاسوسیە جاسوس یعنی دەستگای میت و پاراستن بە بەرنامە هەڵ ئەسن کچان لە ئێرانەوە لە تورکیاوە ئەهێنن وەکو ئەیانەوەی کۆمەلگای کوردی دەستخەڕۆکن یا سەرقەڵیان کرد بە مەسائل لەشفرۆشی و مەسەلەی فەسادی و بێئەخلاقی و ئەڵم بابەتانە کاکە گیان کچەیە لە سێمانیەوە ئەڕوا بۆ هەولێر دادێک گیان تۆ لە هەولێر چێکەڵام کۆمپانیامێ کۆمپانیا چی دێوە قوربانە بن کۆمپانیای لەشفرۆشی خۆشەویستان هەنی مانتقی تێنێ بەڕاستی کاکە باشە لە هۆڵەندا لەشفرۆشی هەیە قەدەغە نییە وەکو چۆن لە ئەڵمانیا لە سویدان هەندێک قەدەغێ لێرە قەدەغە نییە بەڵام لێرە بە قانونی کراوە کاکە بە قانونی کراوە دکتۆر ئاگای لێتی دکتۆر بێ دکتۆر بیبینێ ئەگەر نا بەڕەشە بەڕەش قەدەغەیە ناڵم ناکرێ ئەکرێ بەڵام بەڕەشە ئەوە بەڕاستی باشە ئەبێ بەسپی بێ ئەبێ دکتۆر ئاگای لێ بێ ئەبێ نەخۆش نەبێ لەبەری نەبێ بەڵا بەسەر خەڵکی درەوە بەڵام ئەمانە بوون بە بەڵا بەسەر کۆمەلگای ئێمە بەڕاستی شیوا چۆن قبوڵەکەی کاکە قوبات تاڵەبانی ئەم هەموو پارەیە ئەبا کەشی کافیم بۆ کاتۆ مەلها کاتۆ بەناوی کافیەوە کاکەجێ کەشی یەک دادوەرمان هەیە ئەوەی کە لە قۆرەتووە خۆشەویستە ناوی عەبدولئەمین جومعەیە لەبەرەوەی کە کۆمەڵێ دزی پەیشێتی و گۆڕانی گرتووە چون پاسەکانی سندوتەوە قوبات تاڵەبانی و دەیان نەقڵی کرد لەو مەنتیقانەی هێڵ باشە بۆی دزەکان ئازاد بن و باشتر بزن بەڕاستی سێری عەزیزانی من خۆشەویستان لەناو هەر لە سلێمانیە لە ناو یەکەی وەرزشی پێگەیاندن کە پێڵن فێرگەی تەندروستی باشە ئەم یەکەی وەرزشیە کابرایشی لێ بە ناوی جەزا کە ئێستا ئەم جەزایە زیندانە لە ئاسایی سلێمانی باس بێنێ بەریانی ئەتیادی لە راپۆرتی ئاسایشە لە راپۆرتی دادگایە ئەڵێ 47 منداڵ اختصاب کراوە لە ڕێگەی ئەم یانە وەرزشیە و ئەم جەزا و گروپێکەوە خۆشەویستان بەڵام من بیسوم ئەڵێن 53 منداڵ بەڵام دادگا خۆی ئەڵێ یعنی راپۆرتە پزیشکەکە خۆی ئەڵێ راپۆرتی ئاسایی سلێمانی خۆی ئەڵێ 47 منداڵ اختصاب کراون قەزەکە ئێستا لە ئاسایش مناڵی تیا لە 7 ساڵیەوە هەتا 15 ساڵی خۆشەویستان ئەمانە هەمووی لاقە کراون لە سلێمانیە 47 دانە مناڵ کە ئەڕۆن بۆ یانەی وەرزشی و ئەچن بۆ فێرگەی وەرزشی بۆ قوتابخانەی وەرزشی 47 مناڵ ئەمانە لاقە بکرێن چۆن شتی وای بێ کاکە چۆن شتی وە ئەبێ بەڕاستی کاتی خۆشی بێستون ناوێک دایان منداڵی وا لێ کرد بەڵام چونکە پیاوی شێخ جەعفەر بوو ئازادیان کرد و بڕڵیان کرد باشە عەزیزان تەنها لە مانگی یەکی ئەم ساڵە لە سلێمانی 9 کچ دیار نەماوە 9 کچ هەر کچە ڕاکە چی ئەمانە وا لێکا بەڕاستی چێ کشەکەی تەلەڤیزیۆنەوە وای لێ کردووە هەموو جسمی تەزویر کردووە لوتیە ناودانشێ من ئەوە پارە پێیاکەم ڕاژۆفەرەکەم ئەوەیە و ئەوەیە کچانی تریش فێرە بندەوەی کاکیژیان لە تیڤیۆ سێرەکە ئەو ئەم کچەوەکە و کەسیش قسە ناکات و هەموو کەسێک قبوڵێتی فێرە بێ بەڵی ناخۆن من نام لە شفرۆشی هەر هەیە من بەری پێناگیرێ بەڕاستی لە شفرۆشی کەیفی خۆتە کاکە ئارەزی خۆتە بەڵام تۆ مافی ئەوە دێ لە تیڤیۆ دابنیشی ئاوا بە ئاشکرا ڕێکلامکەی بۆ لە شفرۆشیەکە بەڕاستی بۆ معادەمە شتیوان نییە من لە نووسینەکە وتم خۆشەویستان عەزیزانی من وتم حتا ڕێکلامی جلوبەرگ
ڕێکلام بۆ مەسائلی سێکسی ڕێکلام بۆ هەموو ئەمشان لە هۆڵندایە لە دوای 11 و 12 شەوە تیڤەکان پیشانی ئێن ئەوش هەموو تیڤەک نییە هەندێک تیڤ تایبەت بە مۆزوعانە لە 1970 پیشانی نا لەبەر مناڵان کە هێشتا نەخەوتون بەڕاستی لای ئێمە نە سیستەممان هەیە نە حکوومەتمان هەیە مناڵ 3 شەو خەریکی مۆبایلەکەیتی مناڵ 2 شەو خەریکی مۆبایلەکەیتی کچی تەمەن 250 خەریکی مۆبایلەکەیتی خۆ هیچیان نەما بەڕاستی کاکەم ئەو کۆمەڵگای ئێمە خەریکە لە بین ئەچی خۆشەویستان و عەزیزان پێویستە کە بەر بە کۆمەڵی مەواسە هەیە بگیری بەڕاست بۆیە من هەندێک قسەم لەسەر ئەو کوڕەکرد لەسەر قسەکانی لە واقعە و بەتوندیش من هەتا قەڵەم وایە بەڕاستی بەتوندیش ئەو مۆزوعانە قساکەم نابێ ئەوکەن چونکە تۆ خۆت کاشی خۆم کاک توانایە کاک نازانم چی ئەوەی نووسینەکەی نووسی بوو بە سەد جوانە بەتەنم تۆ خۆت کافتریاکە لە سەهۆڵەکە ئەم کافتریای تۆ مەلهایە کاکە تۆ خۆت مەلهاتێ و پارە پێیاکەی تۆ بۆت نییە دابنیشی ئەمە بەسەر کەسەکەی منە سەبتکەی بەڕاستی بۆت نییە کاکە تۆ پارە لە مەلهایەتی پێیاکەی مشکلی خۆتە بەنای کافتریاوە ئەوەی تۆ هەتا کافتریا نییە مەلهایە تەواوی ئەوەی پێڵێن کافیە لە سێمای لە هەولێرە کافێ هەر هەمووی مەلهایە با باش بزانەوە ڕاستی هیچی کافێ نییە حقەتە قسەی خۆڕ شتیوە نییە تۆ خۆت ئەمەت هەیە یە ڕێکلام بۆ ئەم مۆزوعانەیەکەی ئەوە لای ئێمە قابل قبول نیە چاوەڕاستەکەی ئیتر مێژێ وەڵا ئارام ئەحمەدانی بۆ یوسف ئارام ئەحمەد سەلەفیە کۆ سەلەفی چی کاکیشی بس شكله كاكا يعني هل كسب بأخلاق نبي إلا بأخلاق من إنجاب وديارهم أبي برون بلش فروشي هبي إنجاب أو أبي كاك ليش فروشي زاد نظام سلمى دارية كاك جال ليش فروشي خطرناك بكم رجال بشري ليش فروشي جنتي دا قرباني براسي جنان أبي ما فكرن دابين بكريت جنان أبي بجيل النبي ليش يخون فروشين براسي كاك خو بقصي إيوه نبي شاك ئازادی لە شرۆشی نییە بەڕاستی هەموو ئەو ژنانە لە دواجارە ژیاندیان وێرانە بێ لە حقەتە ژیانیان وێرانە بێ بمانەی کەلیمە تەواو ژنان نابێت لەشی خۆیان بفرۆشن ژیان ئەبێ بە ئابڕوو خەریکی ژیانی خۆیان بن لە حقەتە تەواو بە قسەی ئێوە نابێت کاکە بە ناوی ئازادیەوە ناوی ئازادی نییە لە ئاسیدی نییە من بە ئێوە ئەڵێم لە هۆڵندایە کەسەقی بە کەسەوە نییە بەڵام لەش فرۆشی لەم هۆڵندایە عیبەیە کاکە عیبەیە برایشینم من خەڵکی هۆڵندی ئەناسم دراوسەکەی هۆمۆیە 15 ساڵ دراوسێتی مەرحەبایی نەکردووە پێوتە بۆ مەرحەبەتی هۆمۆیە مەرحەبایی ناکەم نایکە دەخۆ کوڕ و کوڕیش هی نەکرێت لە یەکتر مارەیەکەن کچ و کچ لە یەکتر مارەیەکرێت باشە بەڵام هەمی بەربادە لە حقیقەتا خۆم کۆمەڵگەیش کاکەشە تێگەیت سێری بەرنامەی تیڤیەکانەکەم دوو برا بەیەکەوە 40 ساڵە بران ئێستا دەرەکەوێ یەکێکیان برای ئەو نییە دایکەکە قسەی نەکردووە کە ئەمە لە پیاوێکی تری گرتووە باشی خۆی ناناسێ کۆمەلگای وێران کردو بەڕاستی تو ئەماکەی بەجێگەی شانازی یعنی پێ دوایە ئەوەی کە لە ئەوروپا هەبێ ئەبێ بۆ ئێمەش هەبێ بەڕاستی ئەوروپا خۆی قوڕی کراوە بەسەرا لەسەر ئەم مۆزوعانە ئەبێ بگرێتەوە چارەسەری بکە بەڕاستی کەچی ئێوەتانەوێ لاساییشتە خراپەکان کەنەوە ئەی بۆ لاسایی ئەوە ناکاتەوە کورد بۆ نمونە لە ئەوروپاکان جوولەکەکان ئەمانە کە ئەم هەموو دەرمانیان دروست کردووە ئەم هەموو حەبیان دروست کردووە ئەم هەموو چاسەی نەخۆشی ئەدۆزنەوە ئەم هەموو زانستیان دروست کردووە بۆ بیرۆرە ناکەنەوە بۆ بیر بەدەشتە قۆڕەکانەکەنەوە عەزیزان لە کاری هۆمۆ و لە کاری سێکس و ئەلەم بابەتانە بۆ هەر بیر لەشتا ناکەنەوە بەڕاستی بۆ بیر لەشتە باشەکانیش ناکەنەوە خۆشەویستان هەر بیر لەوە ناکەنەوە ناکرێت کاکە لەناو ئەم هۆڵندایە ژنان ئازادن بەڕەسمی بەسپی بلاسینیش ئەیادەشی خۆی ئەفرۆشێت بەڵام جێگەی ڕێز نین جێگەی تەقدیر نین تەواو بە قسەی ئێوە نابێت بەڕاستی جێگەی ڕێز نین کەسی ڕێزیان ناگرێت کەچی لە کۆمەلگای ئێمەیە لەش فرۆش بڕیار دەرەکە شەوانە لە ژوورەکەی شێخ جعفەر لە ژوورەکەی فلانی مەسئولیەکێتی ئەمانە دائنیشێ فێرەکە ئەڵێ ئاوا بکە یعنی لەش فرۆش بڕیار ئەدا قەڵەم فرۆش بەڕاستی ئەوواکە بڕیار ئەدا خۆشەویستە شیوە چۆنە بێت لە دنیا شتیوان نییە مدیری شڵتەیەکمان هەیە لە سلێمانی خۆشەویستان لەش فرۆشی بکە بەس پارە بە بەو چۆن شیوە بێت کاکی خۆ شتیوە نابێت نابێت ئەمەی کە ڕۆدا بەڕاستی ئەباحەیە کۆمەلگای ئێمە نەهەر کۆمەلگای بەشەری لەبەرێک هەڵەوەشێ بەم شتانە بەڕاستی تۆ هەمووی پڕکە لە فەسادی ئەخلاقی پڕکە لە شفرۆشی پشۆ پڕکە لە دەرمان و حەشایش و نازەچە لە کۆمەلگای تۆ نامێنێ کاکی ژیان تۆ تەوا کۆمەلگا بەشی 20 ساڵ ناکە تەوا وێرانە بێ زەلیل و قوربەسەرە بێ بەڕاستی کەچی هەندێک کەسەیە لەبەرەوەی پارە پێیاکەن ئەڵێن ئارام ئەحمەد تۆ کۆنەپەرستی ئەو قسە ناکەیت کاکە وەڵام من تازە پەرستم کاکە من کە ئەم قسانەکەم ئەمێ ڕست بۆ ژن بگەڕێتەوە ئەمێ حرمەت بۆ ژن بگەڕێتەوە کاکە من قەتە داخل ناکەم کاکە ژنی پیا و خۆشەوێ پیا و ژنی خۆشەوێ لە ژیانی خۆتا سێکسەکەی چیەکیش ئەوە مشکلەی من نییە کاکە من حەقم بەسەر ئەمە نییە من باسی لەشفرۆشیەکەم
تێی کاکە باسی کاری بەدڕەوشتی پارتی و بنەماڵی بازانی ئەەکەم کە ئێ کۆمەڵگەی ئێمە بەڕاستی ئابۆشکڵ لێ بکە کاکە بەحسەکە ئەمەیە کاکە یا باسی هاوڕەگەز بازی دیگەی برای من باسی ئەماناکە ئەمانە نابێ ئاوا من ئەزانم بنە بڕ ناکرێ ئەزانم هەیە و هەر ئیشمێنێ هەتا هەتایش ئەمێنێ بەڵام ناشکری ئاوا بە ئاشکات و ڕێکلامی بڕکەی بەڕاستی ناکرێ ڕێگە بدەیت دەوڵەتە دراوسەکان دەرمان و تلیاک و لە شرۆشی بنێن بە باشی کوردستان بۆی ئەم کۆمەلگای ئێمە خوب بۆ بگرێ بیر لە یەکشی تر نکاتەوە داهێنان نەبێت ئێستا هەو کۆمەلگای ئێمە خەریکە بردە دوای لێ کاکەژێن چۆ شیوای برای من باسەکە ئەوە نییە بڵێ کاکە 10-15 کچن بە ناوی نازانم ڕیکلام و بە ناوی نازانم بابەتەوە بە قسە لەسەر ئەمە نییە کاکەژێن قسە لەسەر ئەمە نییە قسە لەسەر ئەوەیە کە سەری پارتیکە 10-15 تەلەڤیزیۆنی هەیە خۆشەویستان نێت تێڤێ چێ تێڤێ ئەمانە هەر هەمی داناوە پارە هەمووی بۆ ئەمانە سەرفەکە کاکە ئەمانش بچووکترین خێری بۆ کۆمەلگای ئێمە نییە نە هونەری تایە نە ئەدەبی تایە نە نووسینی تایە نە ئەخلاقی تایە نە چاکی تایە یەکشتی تیان نیە بەڕاستی کاکەش ئەخ معقول نییە لە واقع تۆ پارەی ئێمەیە ئەی بەم تەلەڤیزیۆنانەیە باش نییە پارەی ئێمەیە ئێوە بەڵام کۆم تۆ هیچ بەڕاستی پێشکەشیان خەڵکە ناکەی لە دوای ڕاپەڕینەوە سێریکەن عەزیزان کوا ئەدەبیاتی ئێمە کوا هونەری ئێمە بزانمە هەمانە ئێمە هیچ شتێکمان نەماوە ئێمە نە ئەدەبمان ماوە نە هونەرمان ماوە یەکشتمان نەماوە هیچ هەتا ئێوارە ماهیر حەسەن و ئەو ئەحمەد هەیە چوە قسەی خۆشمان بۆکەن و تۆزێ پێکەین دەستیان خۆش بی وەدەم تەمەند درێژ بن یەکشی کەمان نەماوە لەو کۆمەلگای ئێمە خۆشەویستە هیچ شاعیر شعر بۆ بە قەشمر هەر کەس هەڵسێ لە خۆ قساکە ناوینەوە شعر باشە هیچمان نییە شێ وای لێ کرد یەکێتی پارتی وای لێ کرد بەڕاستی ئەگە تۆ دوای ڕاپەڕین مقیاسکەی بە پێش ڕاپەڕین هێشتا پێش ڕاپەڕین بەڕاستی باشتر بوو چێتی کراسەکەم کوڕی کێشە نییە بە قوربان کراس قەیچەکە باوە بێ پێش ڕاپەڕین هێشتا شتەکان باشتر بوو داهێنان هەبوو شیعری جوان هەبوو چیرۆک هەبوو نووسین هەبوو شت هەبوو ئێستا ئەمانە هیچیشی نەماوە بەڕاستی هیچی نەماوە هەمی بۆ بەشتی قوڕ و بەشتی لاوەکی معقول نییە تەلەڤیزیۆنی ئیسلامیە خۆشەویستان تەلەڤیزیۆنی ئیسلامیە ئەچێت لە شرۆژ ئەبا مقابلەیەکە کاکە تەلەجی کۆمەڵی ئیسلامی تۆ بەتاڵی تۆ تەواویت تۆ ئەمە چی ئیشێکت بەمە هەیە بەڕاستی من لەمە تێناگەم بەڕاستی تێناگەم کاکە حکوومەتەکەی پارتی وێچێتی ئینتان پێخۆشە لە شوێژان پێخۆشە کاکە بیکەن بە یاسا بیکەن بە یاسا کاکە بە خەڵک بزانە برێشتینم ئێ معقول نییە کاکە ژیان لە سەهۆڵەکە ژن بۆسێ لە ڕێگەستەشنا ژن بۆسێ بۆ لەش فرۆشی ئێ خوشەکەمیش لێەوە ئەڕوە خەڵک وازانە ئەی ژوایە کاکە پوری فڵانگەر لێەوە ئەڕەوازێ خەڵک وایە خۆ بە لێتە جیا بکرێتەوە کاکەشیان لە ئەوروپایشا ژنی لەش فرۆش بۆی نەسەجادا بۆسێ کاکە مەگەر بە قاچاق پۆلیس ئەیگرێت و ئەیبا بۆی نییە شوێن تایبەتی خۆی هەیە وتێلی هەیە ژمارە تەلەفۆن و ئەدرسی هەیە یان جابخانەکانی ئیش هۆڵەندای ناو دەوڵەت هەیە قەدەغەیە بەڕاستی لە سوید دەوڵەت هەر قەدەغەیە لەش فرۆشی باشە کەچی ئەمانە کەم قسە ناکەین کاکەوە کۆنە پەرستن بەڕاستی ئێمە تازە پەرستین لەش فرۆشی قەیچێکە بار هەبێ بۆچی بێ کاکە بۆچی کۆمەلگای ئێمە ئاوا لێکرد کاکەوە پردەگەل لە حەشیش لە دەرمان تخواوە کۆمەلگاوە حاڵەوە ئەو خەڵکێت هەیە والله عزیزان خەڵکەکە خۆی یەکێتی پارتی ئاوا ئەم مۆزوعانە ئاوا لێکن کاکە بە تایبەتی پارتی تەواوی میدیا و تیڤیەکانی پارتی کراوەتەوە بۆ ئەم مۆزوعانە بەڕاست باشە تۆ لە ژیانی تایبەتی و خۆت ماچەکەی بیگەم شیری خۆتە بەڵام ئەوەشکە نییە معقول نییە ژنێک کەسێ تەجا بڵێ من جسمم خۆ جوانە و سێکسیە و پارە زۆرەکا و کاکە ژیان ژنێکی لەش فرۆشی دە ژیانی خۆتا بۆچێکی بیکە چاوەڕاستەکەی بڕۆ بیکە کاکە ئەگەر تۆ سیستەمێکت هەیە کە مناڵەکە سەعات 8 بخەوێ بۆ نمونە یەکی شەو باسێکی قین هەر کێشە نەگەلیانێ وەکو ئەوروپا بەڕاستی بەڵام تۆ ئەمەشی نییە کاکە هەر وایە لە فینلەندایشە وایە لە سویدیشە وایە ژن و پیاوە بە یەکەوە لەش فرۆشی سێکسکەن هەردووکیان یەکتان بن هەرچیان لەش فرۆشن فەرقیان چییە خۆ کاکە پیاوەکەش بە هەماش بە کاکە خۆ کە من وەڵێم باسەکەم لەسەر مەسەلەی ژن نییە ئەو پیاوەش کە ئەڕوا لەگەڵ ژنێکە سێکسەکەی ئەکرێت لە شۆشەکە وایە ئەو فەرقیان نییە تاڵە مش فەرقیان نییە بەڕاستی هەردووکیان لەش فرۆشن بس ئەم پارەکەیە ئەی کڕێ فرۆش نەبەڕاستی هەردووکیان وەکو یەکوان لە تا یەک تەرازوان بەخوا ئاو جیاوازیان نییە بەخوا ئەو پیاوەی لەگەڵ ژنێکە بە پارە سێکسەکە لەگەڵ ژنەکە زەڕێ جیاوازیان نییە ئەمە من نیشەی بێژە پارەیاتی ئەوی لەگەڵاکە کای ڕیکلامیشەکەی وەکو ئەوروپا بیکەیش نەوێت ناکرێت بە بەرنامە کاس ئەو کۆمەلگای ئێمەکەن ئاوای لێ بکەن ئەمە ئاوا قابل قبول نییە لەبەرەوە
کەسدانەنی شێبی لەوە کاتەوە بڵێ کاکە ئارام ئەحمەد ئەمە کۆنە پەرستیە و ئەمە ئەوەیە و ئەمە ئەلەم بابەتانە ئەمە نییە کاکش ئەمە نەخوا پارتی پاراستنی پارتی بە تایبەتی لەگەڵ میتی تورکیا بە هەمە جۆر خەریکی ئەوەن کە کۆمەلگای ئێمە ئیفلیچکەن کۆمەلگای ئێمە بەتەواتی لە ناوبرن هیچی تیانە هێڵن لە ڕێگەی تلیاکەوە لە ئێرانەوەیەت حەشیش و دەرمانیت ئەچێ بۆ تورکیا لەش فرۆش ئەهێنن لە ئێرانەوە لە تورکیا و ئەیهێنن کۆمەلگا ئێمە ئاوالیەکەن ئەچن بەدەیان حەلەقاتی ئەم چیرۆکی تەمسیل و فیلم و دراما و ئەمانە ئەهێنن تەرجمانەکەن بە پارە دەرخواردی خەڵکیێن کاکیژێن باش نییە لە بەرەو کۆمەلگاکەی تۆش هەمی تەسی سەر هەیە عزیزان هیچ شتێ بەقەدەر شاشە خەتەر نییە شاشە چونکە دەنگ و ڕەنگە تەسی لەسەر ئینساندانێ باشە هەموو ئینسانێک تەسی سەردانێ بەڕاستی چارەسەر ئەوەیە کە خەڵک هەڵوێستی بێ باشە ژنێکی توی توێتی خەڵک دوو ڕوەش پێ وای هەژنێ و کوڕێ خەڵک دوو ڕوە هەڵەسێت ئەڵێن هەمیان فۆڵۆ بۆ نازام شێن بەد بە فۆڵۆکردن خەڵک من نایکەم فۆڵۆکاکە خەڵک نایکە بە قوربانە بن کابرا پارەی لە فرۆشەکەی پێەیە ئەچێ ئەیە پارە سەرفەکاتی ئەنێرێ بۆ ئێرانی ئەنێرێ بۆ تورکیای ئەنێرێ بۆ لوبنانی ئەنێرێ بەش بەجێیەکەتەوە بۆ عێراقی ئەنێرێ خەڵکی ئەچن فۆڵۆیەکەن خۆ کورد نییە تۆ پێ دوای هەموو کورد بەس ئەوانە فۆڵۆکە کاکە ئەوە نییە بەڕاستی كنت شديد ولا لا كنت فوقك تمام من نسينك انوسم بون من فيديو بلا كما ان يرم بو تشوت ان يرم بو هشي بو دوشني ان يرم ابن خاني بيش بين فوق الى خيني مثلا راسي بيك لو كان ايوه واقعيه كاش خو واقعيه من كلمه تمام هو كاش خو الشيخ جعفر لساش زور بس ما كاكا والله عزيزا الشيخ جعفر زور مسؤولين تريش هي بخواب وناس تفيشي دوكي باوكم بقرآن تفكر دمشاي أمانة والله غد لتفكيد بقرآن سكادي بتفككي باباش بيجاني رجع خلق بري أو بخوا سكادي بتفككي والله أو شيء جعفر تفيليك قسم بخوا سكادي بتفككي بيرجي بتفككي أو تفبيت زمان قبولي ناقة بكده دمشاي الشيخ جعفر على كي بشر كاك باشا كاكا حلوي لاني كم حلوي اسمه برامبر ما كاكا أبي حلوي اسمه نبي برامبر بموضوع أنا كاكا حلوي اسمه بمعنى كلمة أجر حلوي اسمه نبي لا مش قصنا كين كومەلگا سوامن مانە بن حقەتە کاکە بۆچی چۆ بە بەرنامە ئەکرێ خۆشەویستان وەکو من وتم پارتی یەکێتی ئەین عەفو پارتی و میتی تورکا لەسەر کۆمەڵی مەوازەکارەکەن باشە وتیشم دوو ئیتیجا لە کۆمەلگای ئێمەیە ڕۆڵی خەتەر ئەبین کەیکری پای دروستی کردوون ئەوش لەش فرۆشەکانە لەگە قەڵەم فرۆشەکان ئەو کەسەی کەیت پشتیوانی ئەکا لە مەسەلەوەی کە ژنێ بڵێ بۆ نمونە لەش فرۆشی ئانم بابەتانە لەبەر کە خۆی لەو مۆزوع لەویا مەلەکە خۆی لەوێ بەوە ئەژی خۆی لەوە پارەی دەسەکەی بەڕاستی من هاشی دەنا بنای کافتریا پای دەسەکەی ئێوە ڕێکلام بۆ مۆزوعانە بکە هێنا کاکە وەڵی من سوکایی بە ژنێ فرۆشی ناکەم بەڕاستی باشە سوکاییش پێ ناکەم بە هیچ جۆرێ چونکە من ئەزانم هەموو ژنێک کە لەشی خۆی ئەفرۆشێ قوربانیەکی بێگوناحە بەڕاستی قوربانیە بمانەی کەلیمە بەدبەختیە لە واقع ئەمە كل أقصى بسنة وكأم شو بمكدن بداخل وخوش ويسان كشر لجارة بدوامة تركيا وباتي شان بشاني يك خليكي أو شرن دجبة بككا وتركيا طبيب باشي بركوتوا و جگە لەوەی کە تورکیا هێزی بردووە لەوێ دای بەزاندووە لە شاخی گارە و لەوێ شەڕ بەردەوامە پارتیش لە ڕێگەی دووهۆک و ئەوانەوە هێزی بردووە لەگەڵ تورکیایە و زۆر جار پێشمەرگەکانی پارتی هەڵبێ پێشمەرگەی نییە پارتی جاژمەرگەکانی پارتی هەڵەسن بەجلی سەربازیەوە بەجلی جەندرمەوە شان بەشانی ئەوان شە لەگەڵ پەکەکەکەن بەڕاست ئەمەیە بۆیە پێویست ئەمە محکوم کردەوە ئەبێ ڕسوا بکەیت حقەت کاکە مامۆستایکی وەڵی باوکم من بڕوان بوانش نەماوە خۆشەویست مەلا عەبدولەتیفی سەلەفی کاکە عەبدولەتیفی سەلەفی هەر وەکو ئەوانە وایە چونکە ئەویش هەر ماشکلی کرد بەڕاستی هەمومان بینمانە چاوەڕاستکرد كاكا ملا عيبه ما تو ملا هلو يا ملا لطيف سلفي والله عيبه من هذا الشيء الرمناه بقول انا تلفون اوكي وكذا هنا سكم منازع يعني شو نروح يعني بقول انا والله من بشرف من بو عافه الشد من بقول انا درمناه اقصد طريقه مو بقول يعني اليمناه الرومانسيات وانا بابتها كاكا اليمناه خو بزوني بقول اليمناه من ناتو انا اقصدكم لطيف سلفي او ملا هلو يكسب وجنكن خو بيو اجيتي بري كاكا هناسي علي بو كروز اسمان مزلامه كاكا شو تعتقدش يعني كاك الناس بياو شلون ابي وابي كاك اي هو بياو شلون ابي وابي كاك باشا تلفونه كان بو مجنانا معقوله انه سلبي بلي بقرباني جمالي بيلا وكان يبم باشا تخوتا كاك والله باشا راه مخليك بيايش مسوقه بخوش ويسا
كاك بياو شلون بيو كاك بياو يعني تبلاش مخنا بي أوابن كاكيش معقولني سنة ولا السوق بيكاك براسي معقولني بويا أمانة ببرنامجكم رجع أمام لك اليوم من نوسر أزانم خوش بيسان ببور انتخاب كم قصيج أجير من نوسر أزانم كزوجة أيناس لقل جنا بجروب سكسيان كدو بينش كسو سكجا عتقولنا كل هالمواد كيساش كدو أنا لدرجة شو كشكي هنا كذي بجني خوي أما دفاع الأزاديك أما دفاع القلمك على أساس أما أنا همي بياي بارتي بنا مالي بزاني بياي شيتين يعني كم رجع يمد بين براستي شان بشان يكتر أمانة كارك بويا كسي قلمك هذا قديه بناي دفاع كنا مول لنازل مطبخ وأنا بابتنا كم الجهل على جبراسي لقينا بلى مطبخ إيش عيبيني نابل مطبخ هيش عيبيني براسي باشني هيش عيبيني مطبخ هيش شنو نعندوس كدنا نعجبو استراحتي إنسان كان نسو كاتين نبي غرزية أو كاتي خوي ما تشابك أنا وخسارة ما نكر جنا عندنا مطبخ بين درو على بابتنا ناتي بيدرو هم إنسان بيسي بنانا من اسم إيش كم لإيش كم مطبخ ليه اسم شعلي يعني ما اسم اشتياق دروس كم أي خو مطبخ ومطبخ عيبك همو ما لبين مطبخ يتابع بين توالتي يتابع شنو استيتابع ما هو ياك وعيب عادي برشيد دي من بخواتنا أسبيرن قسكاني من أمشو طوابو يوادارم كهذا خوشيابن يوادارم كبارتي كذا كان سركه رسواي بو تركيا رسواي بو بارتي بن مالي بازاري شو قاتنا شاتو خواتنا نقل خوشيستا بخير